بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاسدان یار بەناوی خوای گەورە و میهرەبان عزیزان لە هەر کوێیەک هەن لێرە و لەوێ سڵاوتان لێبێت ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵک بڕگە و بابەتی جیاواز ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین لەو بابەتانەش دەمانەوەی قسە و باسی لەسەر بکەین سروشتی جوانی کوردستان و گۆڕانکاری لە وەرزەکان و پاییز و هاوین و زستان سەرنجی بەشێک لە فۆتۆگرافەرانی ڕاکێشاوە بۆیە هونەری فۆتۆگرافەری هونەری وێنەگرتن بۆتە بابەتێکی گرنگ لە هەولێرەوە هاوکارمان عیمران لەسەرم بابەتە میوانێکی دەبێ و تەورە یەکەم قسە و باز لە هونەری فۆتۆگرافەری دەکەین. وەڵازان لە تەوری دوین بەرنامەکەشماندا باز لە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی دەکەین کە ئەم یاسایە زیاتر لە بەرژەوەندی کرێکاران و ئەو کەسانەی کە کار دەگەن کە بە گوێرەی و یاسایە دەبێت بەشێک لە خاوەنکارەکان بڕێک پارە بدەنە ئەو بەڕێوەبەرایەتی یاخود و دەستەبەری کۆمەڵایەتێک کە دوجار لە دوای تەواوبوونی کارەکان یاخود لە خانشینکردنی کارەکەیان کرێکارەکان سودمەند دەبن لەو بڕۆپارەی کە لە ڕابردوودا یایانە بەو بەڕێوەبەرایەتیەوە دەبێت بزانین هۆشیاری کرێکاران تا چەند لەسەر و یاسایە هەیە و چۆن خاوەنکار ناچار بکرێت کە ئەو بڕەپارەیە پێشکەش بە دەستەبەری کۆمەڵایەتی بکاوە کەم و کورتی یاسایەکان چین لەو بارەوە میوانێکمان دەبێت و دوجار گفتوگۆی لەبارەوە دەکەین. بەڵێ بابەتێکی تریش زۆر گرینگە بەداخەوە هەرێمی کوردستان تا ساڵانی کۆتایی نەوەندەکان و سەرەتای 2000 پاکترین ناوچە بوو لە ئاستی جیهان کەوا هیچ جۆرە مادەیەکی هۆشبەری تێدا بەکار نەداها دەگەر بەکاریش باتایە لە ئاستی یەکدان و دوودانە بوو. بەڵام ئامارەکان و بەدواداچوونەکان و زانیاریەکان باز لەوە دەکەن هەرێمی کوردستانی وەکو بەشێکی زۆری جیهان ڕێژەیەکی زۆر مادەی هۆشبەری تێدا سەرف دەکرێت و گەنجان ئالوودە بوون بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی ڕێگریکردن و وەروازیانەکانی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر میوانێکمان دەبێت سەواز لەو بارەوە دەکەین. وەڵازان هەوڵش دەدەین لە ڕێگەی پامێرانمانەوە چەند زانیاری لە شارەکانەوە بۆ ئێوەی عزیز بگوازینەوە سەرتا دەچینە لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین بینەری دەوین. ئازان زۆر کەسن کە حەز و کولیای تایبەتیان هەیە بۆ وێنەگرتن بەڵام وێنەگرتنیش هونەری فۆتۆگرافیش هونەرێکی تایبەت بەخۆی هەیە کە پێویستە کۆمەڵێک زانیاری لەبارەیەوە هەبێ و بزانین چۆن وێنەی جوان دەگیرێت. لە هەولێرەوە میوانێکمان دەبێت کە ئیمران پێشکەشمان دەکات ئەم تەورێ. ئیمران سڵاوی خوا لێبێت و فەرموو ئەم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. نازانم کاک دانیار و کاک شوان حەزیان بەکاری فۆتۆگرافەری هەیە یان نەچکار دووچیان لە سروشتی جوانی هەورامان گەورە بووم بێگومانم سروشتەیەش ڕاستەخۆ لەوانەیە خولیای تۆمارکردنی وێنەکانت بۆ دروست بکە. زان ئێمە لە شاری هەولێر ئەمڕۆ باسی هونەری فۆتۆگرافەری خولیاتان هەیە کاک دانیار؟ وەڵای من کەمێک کە گەراگادار بێ حەزم لێ هەیە.
وڵا عیمران گیان من جا هەر تۆ هەورامی بێرە بێت لە خۆتەوە فۆتۆگرافر بیانی بەدەست خۆ نیە کەیتە خوارەوە هاژەیا و دەنگی کە و چەم و ئەمانە ئجا من لەبەر پیشەکەشم لەبەر بابەتی شوێنەوارناسی هەر بە زانستیانە هونەری فۆتۆگرافەریمان خوێندووە. زۆر باشە کە لەگەڵمان بن مادەم تۆ باشی کاک دانێر تۆ لەگەڵمان بە لەم بەرنامەیە پێتان لەڵێن چۆن وێنەیەکی جوانی سروشتی ناوچەکەتان بگرن بۆی نیشانی ئەمەشی بدەن. ئەزان و خۆشەویستان لە هەولێرم ڕۆباسی هونەری فۆتۆگرافەری دەکەین لە هەرێمی کوردستان و هونەرەکانی وێنەگرتن و سروشتی کوردستان بزانین تا چەند گونجاوە بۆ وێنەگرتن. کاکشوان باسی کرد کە سروشتی ئەوان و سروشتی هەورەمانەوە نەجوانە هەر لە خۆتەوە دەبی بە فۆتۆگرافەر بزانین وایە یعنی دەبی بە فۆتۆگرافەر ئەگەر سروشتەکە جوان بێ. لەگەڵ کا عومەر کەریم فۆتۆگرافەر لە هەرێمی کوردستان کا عومەر زۆر بەخێر بێ. ئەمە تاوتوێ و بابەتە دەکەین کا عومەر کاکشوان دەڵێ ئەمە لە هەورامانین کە شەواکەمان ئەوەندە خۆشە هەر لە خۆوە هەستی وێنەگرتن بۆ دروست دەبێ. ئەمە ڕاستە لە نێو فۆتۆگرافەران ئەوانەی کە لە سروشتێکی جوانەوە هاتوون دەتوانین بڵین فۆتۆکانیان جوانترە؟ حتمما هەورەمان یەکێکە لەو شوێنانەی کە جگەلەوەی خەڵکانێکی باشی لێ سروشتەکەشی زۆر ملائیمە بۆ ڕەسم. هەندێک شوێن هەیە هەر سوار وەرز دەتوانی سوودی لێوەگری بۆ مەسائلی ڕەسمگرتن. لە مەسائلی فۆتۆگرافی ئەوە زۆر گرنگە شوێنێک بتوانین هەر سوار وەرز تەختی ئیعلامی خۆتی بۆ بکەیت. هەورەمان ینی خۆشبەختانە یەکێکە لەوانە هەر سوار وەرز دایمەن وەکو بوچی ڕازاوەیە بۆ فۆتۆت لەوێ گرتووە حتمما لە هەر سوار وەرز فۆتۆم هەیە لێ. زۆر چاکە. باس زۆر جار باسی هونەرەکانی فۆتۆگرافەری دەکەین. فۆتۆگرافەری هاومرتۆک و زانست سەیریەکەی یان وەکو هونەرێکی کەسی. فۆتۆگرافەری هەتا ڕادێک دەتوانم بڵێم هەردووشێتی هەم هونەر و هەم زانستێ لەبەرەوە ئێستا تەواو بۆتە ئەکادمی لە هەموو دنیا مخابن لێرە تا ئێستا وەکو کاجی ئەکادمی لە پەیمانگا و لە کۆلێژەکان ڕوتی فۆتۆگرافی بە تایبەت ناخوێندرێ بەڵام بەگشتی هەردووچێتی لەبەرەوەی هونەرێکە پڕە لە سەلیقا پڕە لە ڕوئیای جوان پڕە لە خۆ دۆزینەوە دەتوانم بڵێم هەردووچێتی. باشەکە عومەر بێگومان فۆتۆگرافەری بەشەکانی جیاوازی هەیە ئەگەر بەشێک لە بەشەکانی فۆتۆگرافەرین بۆ بژمێریت و پێم بڵێ جەنابەت لە چ بوارێکی فۆتۆگرافەری کار دەکەی؟ بڵێ فۆتۆگرافەری تەبعەن چەند زۆرێکی هەیە تەنانەت لق و پۆپشی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ خۆی سێ بابەتی سەرچین مەسەلەی دیکۆمنتاریە و مەسەلەی بەزنسە و هەموو ئەو بابەتانە کە دەکەوێتە ناو سنووری مەسەلەی تەختەی دیکۆمنتاری. من وەکو خۆم لە زۆربەی هەرە زۆری ستایلەکانی فۆتۆگرافی خۆشبەختانە وێنەم هەیە بەڵام فۆتۆگرافی وەکو هەموو هونەرێکی دیکە سەرەتا ینی حەز دەکەی هەموو شتەکان تاقیکەوە بەڵام لە کۆتایی دەستایلێک دەدۆزیەوە کە حەز دەکەی کە خۆت لەوەدا دەدۆزیتەوە حەز دەکەی لەوەدا ئیبداع دەکەی حەز دەکەی لەوەدا دەتوانی ئەوەی کە لە ناو زهن و مێشتی خۆدا دەتوانی بیگەێنی. ئێستا خۆم حالیە لە مەجاری ستریت فۆتۆگرافی وێنەی شەقام زۆر چێژ وەردەگرم پێشم وایە ئەو تاقێکی هەمە دەتوانم لە ستریت فۆتۆگرافی نیشانی بینەری بدەم. باشە وێنەی شەقامت هەڵبژاردووەتە بۆچی وێنەی شەقام کاومەر؟ وێنەی شەقام بە حکمی ئەوەی هەر لە سەرەتاوە خولیای وێنە شەقام هەبوو چەند هۆکارێکە بوون یەکشەی لەوانە لێرە کەمترین کەس دەستی بۆ بردبوو بە حکمی ئەوەی ئێستامە مەسایلی وێنەی شەقام لێرە بەو شێوە بەربڵاو نەبووە و هەتا ڕادەیەکی زۆریش خەڵکە عوامەکەمان ئەوانەی کە دوورن لە مەسایلی هونەر ینی ئاشنایەتێکیان بەو شێوە نەبووە لەگەڵ مەسایلی وێنەگرتن. جا من ویستم ئەو ئاشنایەتی هەم دروستکەمەوە هەمیش ئەگەر نەبمە پێشەنجیش ببمە یەکێک لەوانەیە کە زوو دەستیان بۆ بردووە بۆ مەساری ئەو ستایلە جگە لەوەش بۆ خۆم مەسەلەن دایمەن هەموو کات چێژم لە مەسایلی بینین و بازار و شێشوێنە گشتیەکان و ئەو تێکەڵایە کە لە خەڵکدا هەیە لە ناو بازار ویستمە ئەوە بگێنم بۆ بینەر بەڵام بە شێوازێکی هونەری. باش وێنەی شەقام کاتێکی زیاترت پێویست نییە بۆی کە باگراوندێکی جوانت دەستکەوێ وێنەی بگری؟ حتمما ستریت فۆتۆگرافیان وێنەی شەقام یەکێکە لە هەرە ستایلە زۆر قورسەکان بەڵام دایمەن هەموو هونەرمەندێک هەروایە حەزی لەسەر کێشیە مەسەلەن نەتۆ جاری وایە لە وێنە شەقام بە 3 ساعات و 4 ساعات چاوەڕێی یەک فرێمی دانیشتوشی 3 ساعات و 4 ساعات هەر بەدان دانیشتم جاری وا بۆ دووشەم لە بازار خواردووە لە پێناویەوەی کە ڕسمێکی جوان بگرم و ئەو ڕۆژەش بە دەستی خاڵی هاتوومەتەوە ینی ئاسایی هەگەر زۆر ئاسایی ئاسان چێژ لەوە وەردەگرم ئەتۆ هەندێک جار وێنەگرتن چەندە چێژبەخشە لەوەی کاتۆ ڕسمێکی جوان نیشانی بینەردەی ئەوەندەش چێژبەخشە بۆەوەی کە بۆ خۆت دیمەنەکان دەبینی.
ڕاست لە هەرێمی کوردستان ئێستا کە بوارەکانی فۆتۆگرافەر و فۆتۆگرافەری چۆنمان هەیە بەرەو پێشچووە و هونەرەیانم زانستەیە ئەم هونەرە بەگشتی لە قاڵبە زانستیەکە و ئەکادمیەکەی کە ئێستا بە شێوەی کۆرس و بە شێوەی خول و دەورات پێشکەش دەکرێت تەمەنێکی فەقیرانەیە بەڵام مخابن ینی کە نەبووە کۆمەڵک هۆکار هەبوونە بەس ئێستا خۆشحاڵین کە بەوەی کە مەسەلەن کۆمەڵک ناوەندی زۆر باشن مەسالی فۆتۆگرافی بە شێوە زانستەکەی تەمەنی لە 10 ساڵ تێپەڕ ناکە ئێستا لە ناو کوردستانی باشوور بەداخەوە بەڵام لە ئێستادا بە پێ ئەوەی کە مەسەلەن تەمەنێکی کورتی هەیە بەرەو پێشچوونێکی بەرچاوی هەیە ینی ئەوەش مای خۆشحاڵی بەڕاستی باشە هەرچەندە دەبووە و پرسیارە سەرەتا کردەوە بەڵام ئێستا حەزەکەم بچینە سەرێکە باسی بەرەو پێشچوونی فۆتۆگرافن پێم بڵە گرنگی وێنە لای ئێوە چیە وێنە چیمان بۆ دروست دەکا وێنە پێیامە وێنە زۆر جار وێنە هەبووە ئەگەر سەیری مێژوو بکەین شەڕی نێوان دوو وڵاتی ڕاگرتووە وێنە ئاشتەوایی دروست کردووە وێنە پێیامە وێنە هەموو کەسێک تێی دەگە کە خوێندەواری نەبێ وێنە تەنانەت پێویستی بە خوێندەواری نییە ینی وێنە شتێکە کە مەسەلەن چۆن دەنجی هەیە ڕەنجیشی هەیە هەموو کات وێنە دەبێ مەسەلەن ئەو کاتێکە بینەر دەیبینێ وەک چۆن فۆتۆگرافەرەکە چێژی لێ وەرگرتی ئەویش لە شوێنەی کە دانیشتووەکە دەبینێت چێژی لێ وەرگێ خۆی لێ بدۆزێتەوە بە ئیشتیاقەوە لێ بڕوانێت کە شوێنێکە مەسەلەن حاسمە حەز دەکەی بیبینێ فۆتۆگرافەر لێرە توانە و سەلیقەی ئەو لێ بە دیار دەکەوێت بەڕاستی پێم وایە ینی میلەتی کوردیەک لەو میلەتانە بوو خۆزگە زووتر فۆتۆگرافەرمان هەبا و تەواوی و زوڵمانەی کە لە حکوومەتێک لە دوایەکانی ڕابردوو لێمان کرایە تۆمارمان بکردە زۆر دەبینین بیانیەکانە وێنانیان بۆ تۆمار کردوون ینی بەتایبەت لە کۆچەکان کە دەبین ئێران بەشێکی زۆری وێنەکانی تۆمار کلوانیان هەندێکمان تا ئێستاش بەدەست نەگەیشت ئەگەر ئەو کات ئێمە فۆتۆگرافەرمان هەبووە دەمانتانێ و ناسۆری و خەمانی ژیانی خۆمان تەسویر بکەین بێت زۆر ڕاستە باشە کاومر ئێستاکە لە مەسائلی فۆتۆگرافەری ئێوە زیاتر کارتان بە سروش دەبێ یان بە شەقامەکان دەبێ هەرێمی کوردستان کەش و هاواکەی وەرزەکانی تا چەند گونجاوە بۆ کاری فۆتۆگرافەری هەرێمی کوردستان ئەو لۆکەشنێک ئەمە تێدا دەژین وەکو کوردستانی باشوور بەڕاستی شوێنەکە ماڵی ڕسمگرتنە ماڵی چێژ وەرگرتنە بەڵام بەداخەوە مەسەلەن کۆمەڵک شوێنەیە کە مەسەلەن لەبەر چاوی بینەر شتەکان دووبارە بیەوە مەسەلەن فۆتۆگرافەر لەسەری واجبە فەرزە کە مەسەلەن لۆکیشنەکان بگۆڕێ ئەو شوێنانە دەرخەکە کەم بینراون یان نەبینراون بەڵام بەداخەوە ئێستا دۆخی سیاسی هاتەنیام تاثیراتی لەسەر مەسەلەی ئابووری و مەسەلەی ژانی کۆمەڵاتی خەڵک نەکردیە تاثیراتی لەسەر هونەری فۆتۆگرافیش کردیە کۆمەڵک شوێن هەن لەو سنوورانە شوێنی زۆر دەگمەنن تەنانەت لە ئەوروپاش دیوان نیە تەنانەت مەسەلەن لە فیلمەکانش دیوان نەبینیوە بەڵام بەهۆی مەسائلی سیاسی نزیک لە حدودەکانن حەز دەکەی مەترسی لە بۆ ژیانە دروست دەکا دەنا شوێنی وامان هەیە باوەڕتە بێ باوەڕتە بێ کاکەمران شوێنی وامان هەیە بە خەڵکی خۆمانی نیشاندەی نازانێەوە کوردستانە بەڵام مخابن لەبەر مەسائلی ئەمنی ناتوانانی دەستی یعنی مەسائلی سیاست و ئەمنیەت کاریگەری لەسەر کاری فۆتۆگرافەریش کردووە کە ناتان شوێنە زۆر هیچ کات بووە تووشی کێشەیەمنی ببنەوە لە کاتی فۆتۆ من هەروەکو خۆم شخصی خۆم لەبەرەوەی حەزێکی زۆرم بۆ مەسائلی نایت فۆتۆگرافیە لە وێنەی شەو مەسەلەی ڕێگای کاکێشان مەسەلەی ستار ترێل ئەو وێنانە زیاتر لەو کاتانە دەگیرێت کە هیچ ڕووناچێک نەمێنێ واتە لە دوای عیشاوە دەست پێ دەکا هەتا نزیک بەرەبەیان دەبێت بەپێی زانستی ئەو ستایلەش دەبێت بەلایانی کەم هەتا 10 کیلۆمەتر لە ڕووناچی دەرکەویەوە ینی دەبێت بڕۆی سەر حدود دەبێت لەو لادەیانە دوورکەویەوە یعنی وەرحاصل دەبێت لە ناو شار دوورکەویەوە لە مەسائلی ئەمنی ئەمن وەکو خۆم هەتا ئێستا 3000 لە مەسائلی ئەمنی تووشی کێشە بوومە و بانکراوم و لە شوێنانە و هەتا تێم گەیاندون کاکە من بۆ کارێکی ئەوە هاتووم زۆری ویستمە بەڕاستی باش کاومەر باسیەوەت کرد بە شێک ینی یەکێک لە کارەکانی هونەری فۆتۆگرافەری ئەوەیە کە تۆ شوێنە نەبینراوەکان نیشانی بین ئەدام دەیت تا چەند لە هەرێمی کوردستان فۆتۆگرافەران کاریان لەسەرەوە کردووە هەر زۆر کراوان ینی نمونێکی زیندوی بۆ بێنمەوە گۆمی فێڵاو یەکێکە لەو شوێنانەی کە زۆر تایبەتە یەکێک لە فۆتۆگرافەرانی دەڤەری باڵەکایەتی مامۆستا عومەر ئەو شوێنەی ناسان کە ئێستا خەڵکانێکی زۆر لە دەرەوە هەرێمی کوردستانیش بە ئیشتیاق ڕوو لە ینی فۆتۆگرافەر و شوێنی ناسان کەسە بۆ بە شوێنێکی گەشتیاری چەند شوێنی دیکەشان جگە لە گۆمی فێڵاو تەنانەت هەر لە سنووری باڵەکایەتی بە حکمی ئەوەی سروشتێکی جوانە هەڵکەوتەیەکی وایە کە فۆتۆگرافەر لەوێ زوو دروست دەبێت بەهۆی ئەوگە دیمەنەکان زۆر کاریگەرن فۆتۆگرافەری زۆر باش لەوێ دروست بووە لەوێ شوێنی زۆر تایبەت ناسراون باشە کاومەر ئێوە بۆ وێنەیەک بۆ تۆمارکردنی وێنەیەک چەند کاتتان پێویستە ئایا گەشتی
فۆتۆگرافەری دەکەن لەگەڵ هاوڕێکانتان یان چۆن ئەو وێنە جیاوازانە دەگرن وێنەی جیاواز کاتی دەوێ بە پێی ستایلەکان دەگۆڕ لێستا بۆ نمونە لە وێنەی شەقام تەمان بەیانیان کە دەڕۆی ڕەنگە جاری وایە مەغریبی وەکو ڕاو و ماسیە مەسەلەن دەبێت ئەو ئامادەکاریت کرد بێ کە مەسەلەن کە شتێکی باشت بەدەست دەکەوێت یان بەدەستی بەتاڵ دێ یان بە حەکبێکی پڕش دێەوە لە وێنێ سروشتی شەروایە لە وێنێ سروش لەبەرەوەی کاتەکان حاسمە خۆر هەڵاتنمان هەیە خۆر ئاوابوونمان هەیە جگە لەوەش لە دوانی لە شەویش ئیسفادە لێ بکەیت یعنی چەند کاتێکی دیاریکراوە لەبەرەوەی ئەگەر بتوانی بمێنیەوە شتی زۆر باش و دەگمەنت دەست دەکەوێت لە گەشتیش چەند فۆتۆگرافەرێک بەیەکەوە بن سوودی زانستی هەیە لەوەی کە چێژی تایبەتشی کۆمەڵک برادەر لەوێ چێژ گەشتێکیش تەبعەن لە ڕووی زانستیەوەش ئیسفادە دەکەی لەبەرەوە تۆ لەگەڵ 5-6 کەس گەشتێک دەکەی ئەگەر لە هەر کەسێک شتێک بزانی نوێ بێ لە بۆ تۆ لە هەر گەشتێک 5-6 شت بێر دەبی ئەوە زۆر ئەساسە بۆ فۆتۆگرافی حەزەکەم باسی باشترین کاتمان بکەی بۆ وێنەگرتن وێنەگرتنی ئاسایی چ کاتێکە زۆر جار ئەبینین لە نێو خێزان ئاڵم بۆ ئێستا با ڕۆژەکە بچێتە بن هەورەکە و جەوێنەکان جوان دەبیان لە مەغریبان وێنەکان جوانە وەکو هونەری فۆتۆگرافەری چ کاتێکتان پێ باشە بۆ وێنەی ئاسایی خێزانی لەناو مەسالی فۆتۆگرافی کاتەیە کە گرێت تایمی پێ دەگوترێت لەو گرێت تایمە گرێت وەرگ دروست دەبێت ئیشی زۆر باش و دەگمەن و تایبەت دروست دەبێت ئەو کاتانە گۆڵدن تایمی پێدرێت کاتی زێڕێنی پێ دەڵێن لەبەرەوە کاتانە کاتی کەمن خۆر هەڵاتن و خۆر ئاوابوون هەردووچیان گۆڵدن تایمن بەڕاستی ئەو کاتانن بەڵام زۆر حاسمن دەبێت زۆر ورد بی زۆر دقیق بی زۆر لێزان بی دەنا بە کاتەکە ڕناگەی بە حکمی ئەوەی تیشی خۆر لەو کاتەدا سۆفتە هیچ کام لە وێنەکان لە فیگەرەکان لە ناو فۆتۆیەکەت ئۆڤەر ئەکسپۆژەر نابن ینی بەچەم کە عوامەکەی خۆمان وێنەکان ناسوودێن وێنەکان دژوار نابن هەڵاتن و خۆر ئاوا بوون یانەوەی کە لە نێو عشایر و ئێمە دەیزانین ئەوە شەر ڕاستەکە دەڵێن خۆر ئاوا بوو دەمەدەم و مەغریبی و کات وێنەکان جوان بدوایە ینی بەردەوام وێنەکان لەبەر تیشی خۆر یان لەبەر سێبەر ینی شوێنێکی سێبەر بێ جوانتر دەبێت کاومە بە حکمی ئەوەی وێنە یەک ناو ئەکسپۆژەر بێک ناو ڕووناچی بێ جوانترە لەبەرەوەی ئێمە دائیمەن لەبەر سێبەر وێنەکان دەگرین دەنا ئەو کاتانەی کە خۆر لە هەڵاتنیان لە ئاوابوونە لەو کاتەدا هەر هەماشدا هەم یەک ناو ئەکسپۆژەرە بەڵام ڕووناچەکە سۆفتە زۆر باش دەتوانانی ئیسفادە لێ بکەیت زۆر باش لەوانەیە بینەرانێکمان هەبێ ئێستا سیرمانکەن حەزکەم ببم بە فۆتۆگرافەر یەکەم ئامۆژگاری تۆ بۆ کەسێکە هیچ لە فۆتۆگرافەری نازانێ بەڵکو وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە سەرەتاوە فۆتۆگرافەری حەزێکە لە خودی کەسەکەدا هەبێ ئەو حەزەی هەیە چۆن دەست پێ بکە بەڕای تۆ فۆتۆگرافەری وەکو هەموو هونەرەکانی دیکە بەڕاستی دەبێ خۆشت بێ و عاشقی ببی لەبەرەوەی کۆمەڵێک نەهامەتی و کۆمەڵێک مادووبوونی تێدایە ئەگەر ئەتۆ عاشقەکە دوال لێ نەکە زاڵبی بەسەر ئەو نەهامەتیە ناتوانانی ئیدامە پێ بدەی بەڕاستی لە دوایی کە بڕیاریدا دەست بە ئیشە بکە لە پاش خۆشەویستەکە ینی پێم وایە یەکەم پێیان بۆ خۆی و بۆ خۆش بۆ هەموو فۆتۆگرافەرانەوەیە ئێستا خۆشبەختانە جەوەکە ملائیمە ینی شتەکان لە بەردەستن ئەگەر بکری هەر لە زووەوە بە شێوەیەکی ئەکادمی دەست پێ بکە بەڕاستی ئیسفادەی خۆی زۆر زیاتر دەبێت بەس حەزەکەم زانیاریەک ببینایزان خۆشەویستان بەداوای لێبوردنەوە بەهۆی خەلەلێکی تەکنیکیەوە ناتوانانی وێنەکانی کاومەر بخینە سەر شاشەگەنا وێنەکانی هەم تایبەت و هەم جوانن بەڵام دواتر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەناوی عومەر کەریم ڕاستەخۆ دەتوانن بینەری وێنەکانی بن و سوود لە وێنەکانی ببینن کاومەر حەزەکەم بگەڕێمەوە سەر و خاڵی ئەگەر کەسێک دەرفەتیەوەی بۆ نەڕەخساوە بە شێوازێکی ئەکادمی دەست پێ بکە وەکو باقی فۆتۆگرافەرەکانی سەرەتای و 10 ساڵی کە باسە کرد چۆن دەست پێ بکە لە ماڵەوە باشترین خول و دەوراتەکان یان سیمینارەکان یان هیچ شتێک هەیە کە هاوکار بێ بۆ سەرەتای قۆناغی فێربوونی فۆتۆگرافەری دەزانی ئوستاس ئێمە جگە لەوەی کە دەبێت فۆتۆگرافەری باشمان هەبێ دەبێت بینەری باشمان هەبێ زۆر جار ئەو بینەرە باشانە وا دەکەن ببنە فۆتۆگرافەری باش هەموو شتێک سەرەتا بینینە لە دوایی کە عاشقی دەبی لە دوایی دێ ناو ڕێزکەکە ئەوانێک کە مەسەلەن بیانەوێت دەست پێ بکەن یان بڕیار بدەن دەست پێ بکەن ئێستا خول زۆر زۆرە ئەگەر بە شێوەی ڕوبەڕوو پراکتیکیش نەبێ ئۆنلاین هەیە شکر ئێستا وەکو پێشتر نیە خەڵک لە زمانێک زیاتر دەزانێت لەبەرەوەی بەڕاستی ئیستا زەوەکە زۆر مولائیمە پێم وایە ئەوانێک کە ئیستا دەست پێ دەکەن زۆر لە ئێمە باشتر دێنە ناوەزعەکە لەبەرەوەی حکمیەوەی هەم زمان باشتر دەزانن هەمیش جەوەکە لەبارترە بۆ ئەوان باشە کامێرا گەر باسێکی کە و کامێرای بکەین بەدەستەوە بگری بزانین ئەمە چ کامێرایە کە تۆ بەکاری دێنی
و کەسی فۆتۆگرافەر ئایا دەبێت کامێرەی جیاوازیە بێ یان لینزی جیاوازتان هەیە بۆ وێنەکان چۆن کار دەکەنەوە بەگشت؟ ئەمن وەکو خۆم تەبان کێشەم لەگەڵ هیچ مارکەیەک نییە لەبەرەوەی ئەمن وەکو خۆم کە سەرەتا کە فێری فۆتۆگرافی بووم فێری چۆنیەتی وێنەگرتن بووم ئەو کاتانێک کە فێری وێنەگرتن دەبی کێشەت لەو مارکە و لەو براندانە نابێت کە ئایا چەند مولائیمانە لە دوایی کە مەسەلەن لە ستایلێک جێگیر بوو یان بڕیارەتە بە شێوازێک ئیش بکەیت لێرە شتێکت بۆ ڕوون دەبێتەوە شتێکت بۆ بەیان دەبێت کە چ شتێک بەکەڵکت دێ شتێک بەکەڵکی ئیشت دێ بە حکمیەوەی من ئیشی ستریت فۆتۆگرافی دەکەم ئیشی شەقام دەکەم پێویستم بە لێنز و عەدەسەی گەورە نییە لەبەرەوەی من لە ناو خەڵکم موجودم لە ناو خەڵکە بەریەکەوتنم لەگەڵ خەڵکە فیگەرەکان لە من نزیکن بابەتەکان لەگەڵیان تێکەڵم لەبەرەوەی من وەکو خۆم دائیمەن لێنزی سابت بەکاردێنم لێنزی پرایم بە حکمیەوەی لێنزی شارپینن دیتێڵیان بەرزە و هەروەها هەتا ڕادەیەکی باش وایدا لەبەرەوەی دائیمەن لە وێنەکانم ئەگەر سیرکەی ئیشی من هەر لەسەر تەنیا سەبژێکت نییە ئیش لەسەر لۆکیشنیش دەکەم هەروەها ئیشی من بە حکمی ئەوەی جوڵەتارە ئەکشنە هەر دەبێ کامێرایەک لە بۆ من بەکاربێ کامێرایەک بەکاربێنم کە APS-ی سەریع بێواتە سرعەتی باش بێ بە پێی مەزندەی خۆم و بە پێی ئەزمموی خۆم پێم وایە ئەوەی کە ئێستا لەلامە ئەو کامێرە مولائیمە بۆ خۆم باشە لینزێکی تر لێرە دەبینم کاوەمەرەگەر پێم بڵێ ئەمە جیاوازی چێلەوەی کە ئێستا لەسەر کامێراکە بڵێ ئەو لێنزش هەر پرایمە لێنزی سابتە واتە جێگیرە لەبری ئەوەی کە مەسەلەن لێنزەکە بسوڕێنی دەبێت بۆ خۆت بچیتە پاش و پێش ئەو لێنزی سیگمایە یەکێکە لە لێنزە هەرە تایبەتەکان من بۆ مەسائلی پۆرترێت مەسائلی ڕوخسار بەکاری دێنم کە یەکێکە لەو شێوازانش کە زۆر ئیشی لەسەر دەکەم لەسەر مەسەلەی ڕوخسار مەسەلەی چاو ماشەڵا ڕوخساری ماندوو دەوەندە زۆرن لە ناوێنەکان نازانم بە تایبەت لە دوو ڕوخسارە ماندوانە دەگەڕێ یان خەڵکی ئێمە گەلێک ماندووە کاوەمەر دەزانی چۆنە ئوستاز کۆمەڵگەی ئێمە زاڵەی هەموو ئەو شتانێکە بەسەری هاتووە لە ڕوخساریەوە بەدی دەکرێت یعنی زۆر جار ویستومە مەسەلەن ئەوە نیشاندەم کە مەسەلەن لەناو کۆمەلگەدا چ هەیە ئێمە ناتوانین بە فەیک خۆمان ماسکاوی دەمامکدار بکەین کە بڵێن دڵخۆشین لە کاتێکدا دڵخۆش نین نەشم ویستووە بە زۆر ناشیرنیەکان نیشاندەم ئەمن ئەوە وەکو خۆم بە ناشیرنی نابینم بەڵکو ئەوە وەکو هونەرێک دەبینم ماندوێتی بەڕاستی ماندوێتی تەنانەت لۆت تەنانەت مەسەلەن بزەیەکی نابەدڵانە یعنی ئەو شتانە لە لای من زۆر میمە بە تایبەتی نەزڕی چاو کە ئەوە یەکێکە لەو بابەتە سەرجانێکە لە مەسائلی پۆرترێت کە پێویستە فۆتۆگرافەر یعنی بە وردیەوە ئیشی لەسەر بکات زعما زۆر ئیش لەسەر ئەو شتانە دەکەم ئەو لێنزەشم بۆ ئەو بابەتە زۆر مولائیمە باشە کاوەمەر زۆر جار ئەو کەسانی کە دەیان هەوێت دەست بە کاری فۆتۆگرافەری بکەن لە نرخی کامێرە و جۆری کامێرەکان گرفتیان لەوە دروست دەبێت ئامۆژگاری چۆ بۆ کەسانی کە دەیانەوێت سەرەتا بێنە ناو فۆتۆگرافەری چ کامێرایەک و نرخەکانیان چۆنە و جۆرانی کە بۆ قۆناغی سەرەتا باشن دەزانی پێشەچی بە شتێکت پێ بڵێن لەسەر مەسائلی کامێرا تەمان بە شێوەیەکی گشتی لە ناو کورد ئەو بابەتە زۆر زاڵ و زەقا نوعەتی مارکەکان و چ بکڕم و چ نەکڕمەوانە یعنی ئێستا ئەگەر بێن سەیری دەقێکی باش بکەین خۆ کەس لەوە ناپرسێت بەچ قەڵەمێک نووسراوە یعنی ئەگەر تۆش ئەگەر سەیری وێنێکی باش بکەی خۆ جارە کەس لەوە ناپرسی ئەوە بەچ کامێرایەک ژیراوە گرنگ ئەوەیە تۆ بتوانی پەیامەکە بگات یعنی لە هەموو دنیا پەیام گرنگترە لە کوالێتی لەبەرەوەی کە تۆ بتوانی پەیامەکە بگەێنی بەڕاستی ینی پێویست ناکە خۆت بە نوعەتی براندەکان مەشغوڵ بکەی. کاوەمەر پێما وێنەکانمان حازرە ئەگەر سەیری چ وێنەیەکی کاوەمەر بکەین کە بەدەستە بوو فۆتۆکان و کامێرەکانی ئەو گیراوە کاوەمەرەوە بەشێک لە وێنەکانی تۆیە کە ئێستا لەسەر شاشە دەبیندێن ئەمە مەبەست لەم وێنەیە چێ کاوەمەر ئەوەی کە ڕۆیی ئەمە ئامودێک بوو تەنها یەک ڕووناچیتیا بەدی کردە بوو تەمان وێنەکانم بەگشتی وێنەی شەقا من هەر یەکە و لە شارێکیش گرتومە وێنەکان هەمە چەشنن ئەوە کاتی کەرەنتینەیە ئەگەر سەیریکەی بەوازحی بۆ بەدیار دەکەوێت ئەوە ئیشم لەسەر ڕەنگ کردو ینی ئەو بابەتانە زۆر تەرکیزی لەسەر دەکەم بەڕاستی ئەوە شار بابەتی سێبەرە بەڕاستی ئەوە هەر شاری مەکەیە هەر لە شار ئیبراهیم خەلیلە ئەوەش کاتی کەرەنتینەیە یەشێک لەو دیمەنانەکە زۆر تەسیراتی لێکردم نەبوونی خواردن وای لە ئاژەڵەکان کرد پەنا بۆ هەموو شتێک بن ئەوە شاری تائیفە لە سعودیا ئەوە هەر هەولێرە یەکێکە لەو وێنانەکە زۆرم خۆش دەوێت بەڕاستی جەوەکە زۆر لەبار بوو بۆ ڕسم ئەوەش پیرە پیاوێکە خەریکی خوێندنەوەیە کە هەستم کرد بابەتەکە زۆر جوانە بۆ گەیاندن ئەوەش هەر خەریکی ژیانکردن حەزم کرد ئەوە نیشاندەم کە خەڵک چۆن ژیان دەکە لە ناو بازار
واتە دووشی جیاوازیش بەڵێ تەمان فیگەرەکانیش جیاوازن هەردوو فیگەریشم دەرخستووە هەم ڕەنگەکان هەم تاسیراتی ڕووناچی و سێبەریش هەموو ئەوانە وام کردووە ینی کە نیشانی بینەری دەمە چۆن بۆ خۆم دەبینم ئاواش نیشانی بینەری منداڵیش کارکەرێکی زۆرن لە ناو حتمما لە ناو کۆمەگەی خۆشمان ئەو شتانە دائیمەن بەریەکەوتنمان لەگەڵی هەیە کاومەریانی ئەمە چۆن ڕووناچی و تاریکی تێکەڵەکەی لە وێنەکانە ئەوە تەکنیکی کامێرایە ئوستاس ئەوەش هەر کاتی لە سلێمانیە کەسێکە سەهۆڵ فرۆشە ئەوەش هەر پێش سایخانەی مەسکۆی یەکێکە لە کاتە حاسمەکان کە توانیمە کاتەکە ڕابگرم و ئەوە ڕێک مزگەوتی مەدینەیە ینی هەستم کرد دیمەنەکە زۆر کاریگەر بوو ئەوەش کاسب کارێکە لە پێش بازار نیشتیمان شاری هەولێرە و ئەوەش پێش سایخانەی مەسکۆی بەرەبەیانێکە ئەگەر هەست بکەی جاندار و مرۆڤێکی کەمەندام لە ناو فرێمێک کۆ کردوەوە ئەوەش کرێکارێکی عەرەب بوو لە مووسڵ ڕەسم کرد ڕوخسارێکی دابێتی ئەوش یەکێکە لەو منداڵانێکە مەسەلەن چاوەکانی ئەگەر بینەران لەسەر وێنەیە بۆمان بگەڕێنەوە ئەگەر خاڵقی دەرهێنەر ئەو وێنەی دووچاوی ڕەنجی هەبوو چاوەکانی تەمان یەکێک بوو لەوانەیە کە گوتم ئیش لەسەر ڕوخسار دەکەم ئەو بابەتانە لە بۆ من زۆر چاویان دوو ڕەنجی هەیە حتمما ئەگەر ئێستا لەوەی ئێستا و فۆتۆی بێت ئەوەی کە منداڵێکە چاوەکانی دوو ڕەنجی جیاوازی هەیە حەزەکەم لەسەر ئەو بۆمان ڕاگرن لە دوای ئەم وێنەیە سوێدی ئەگەر هاوکارمان بێ لە دوای ئەم وێنەیە منداڵێکی تایە چاوەکانی دوو ڕەنگن حەزەکەم بە کورتی ئەم منداڵاگەر بۆمان ڕاگرن کاومەرەمە هەر خۆی وا بوو چاوی دوو ڕەنگ بوو هەر بۆ خۆی وایە تەمان ئەو منداڵە منداڵێکە لە کەس نزانە ئەو منداڵە سروشتی چاوی خۆی ئاوایە چاوی دوو ڕەنگە من لە پرۆژەیەک کۆمەڵە گوێنەم گرتووە ئینشاڵڵا لە کاتێکی نزیکدا دەیکەمە پێشانگە ئیشم لەسەر چاو دووڕەنگەکان کردووە بە ناونیشانی چاوە سحراویەکان ینی ئاماژەم پێ کردووە بەڕاستی ئەو چاوە پێم وایە چاوێکی سەحراوی خۆش بێ باوێنەکان بڕوا من حەزەکەم قسە لەسەر سێبەرکەم بەشێکی زۆری وێنەکان سێبەری تیا بە هەر وێنەکانیش بڕوا لەگەڵەوانش قسەکەین زۆر زەخت لەسەر سێبەرەکەیتەوە ینی پێم بڵێ سێبەر چی بێت ینی چاستێکت پێ دەبەخشێ زانی سێبەر جگە لەوەی مەسەلەن نەگوەکو خۆم هەموو ئەو فۆتۆگرافرانە کە ئیش لەسەر سێبەر دەکەن نیشاندانی قووەتی خۆیانە ئەگەر سەیکەن مەسەلەن سێبەر هەمومان سێبەر دەبینن بەڵام ڕەنگە بۆ شێوە نەیبینن لە فۆتۆکان هەمیشە سێبەر و ڕۆژەکان دەشاردرێنەوە دەکرێنە بەیەک باگراون بەیەک نوع بەلانس دەری دەخن بەس قەت حەزم لێنە بۆ من بەیەک بەلانس دەری خەم حەزم کردووە بە هەردوو بەلانس دەری خەم کە هەم سێبەر هەم خۆر هەیە سێبەر بۆ خۆی یەکێکە لەو شتانەیە کە بەڕاستی پڕە لە قسەی نەگوتراو پڕە لەو پەیامانەیە کە دەکرێت بینەر بە هەر یەکە بە شێوازێک بۆ خۆی لێکی بداتەوە دایمەن حەزم کردووە ئەوە پێشکەشی بینەر بکەم ینی شتێکی جیاواز کە بینەر بەزابیری بۆ بزەبت پاسکیلێکە و کەسێ بە ینی سێبەرەکە چەند دیمەنێکی مریحی بە فۆتۆیەکە بەخشی ینی پێم وایە دائیمەن سێبەرەکە پێش فیگەرەکە قسە دەکات ڕاستە دەسوساوە خۆش بێ کاومەر یاخوا و دەستانت هەر ئاوا گەشاوە بم بۆ تۆمارکردنی وێنەکانی تەواوی کوردستان بەڵام پێم وایە نەک تۆ لە کوردستان ئێستا تقریبان بووی بە فۆتۆگرافەرێکی جیهانی چکە لە وێنەکانیش بە دیمان دەکرد ینی وێنەی دەرەوەی عێراقیشی تەنانەت تێدا بۆ نییە ئەگەر وا بێ خۆشحاڵم بەوە الحەمدولله بەشداری بەشێکی زۆری ئەوزانم وێنەکانی مووسلیش کرد بۆ دوای ئازادبوونی لە ناسۆرەکانی بەڵێ هەم بەغدا هەم نەجەف هەم بەسرا هەم مووسڵ هەم خانەقین هەموو ئەوانێکە لە پاش مەسایلی داعش و مەسایلی 16 ئۆکتۆبر ئەوانە توانیمە بە پێ مەجای خۆم و بە پێەوەی کە مەترسی لەسەر ژیانم نەبێت لە ڕووی ئەمنیەوە تەختی ئەعلامی خۆم کردووە دەست خۆش بێ کاومەر زۆر زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان لەسەر شاشەکە بەشێک بوو لە وێنەکانی کاومەرەوەی کە گوێشتان لە وتەکانمان بوو بەشێک بوو لە ئەزمموی چەند ساڵەی عومەر کەریم فۆتۆگرافەر لە شاری هەولێر بەڵام ئێستا بووە بە مڵکی تەواوی هەرێمی کوردستان ئەزان و خۆشەویستان من دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە ئەوانیش بزانین سەرنجیان چ بوو لەسەر فۆتۆکانیان بەدڵ بوو هەرچەندە حەزمانە کرد فۆتۆی هەورەمانیشی تیاوە کاکشوان بەڵام بەداخەوە پێڕانە گەیشتین کە وێنەکانی ئەوێش ئارز بکەیت دەگەڕێمەوە لای هاوکارانم بەڵێ زۆر سپاس عیمران معلوماتی باشتان یا دەستان خۆش بێ استفادەمان کرد زۆر سپاس بۆ میوانەکەشێ سپاس بۆ هاوکارمان کاک عیمران لە هەولێرەوە باسی هونەری فۆتۆگرافەری و وەروەها کۆمەڵێک ڕێنمایی و وەروە کۆمەڵێک زانیاری ورد لەسەر گرتنی وێنە بەڵازان دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ، هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ کەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرندایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئۆتۆ بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەمبەیت بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو بێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بەهبە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بە دڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە بێدازان هەڵدەدەین پەیامنێرانمان لە چەند شارێکی هەرێمی کوردستان وەربگرین. سەرەتا دەچینە پێنجوێن پەیامنێرمان
سوێ محەممەد وەردەگرین سوێ سڵی خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین تۆ بۆچی لە پێنجێنی ئەمڕۆ بەڵێ سڵای خی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لە قەزای پێنجوێنم خۆپشاندانی گشت شیر و توێژەکان لە قەزای پێنجوێن دەستی پێکرد و ئەوان داواکاری سەرەکیان پێدانی کارەبایە کە لە ئێستادا 21 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیانی قەزای پێنجوێن ئەوان داوا دەکەن کە پێدانی کارەبا لە قەزای پێنجوێن زیاتر بێت لە ئێستادا هاوڵاتیان خێمەیان هەڵداوە بەردەوامن لە خۆپشاندان مەرزی نەودەوڵەتی باشماغ بەوەی ئەم خۆپشاندانەوە داخراوە من دەمەوێت لە هاوڵاتیان وەکو هاوڵاتیەک لە قەزای پێنجوێن داوای ئێوە تەنها پێدانی زیاترە کارەباییان داواکاریکەتان هەیە بەخێر بێن دیارە ئێمە مۆزوعی کارەبای پێنجوێن یەکێکە لە داواکاری سەرەکیەکان و لەگەڵ ئەوشە داواکاری دیکەمان هەیە بەڕاستی ئەویش مۆزوعی نەوتە ئێمە هەر لە هاوینەوە داوای نەوتەکەین چونکە پێنجوێن شوێنێکی کوێستانیە و هەروە داواکاری دیکەمانەیە کە کۆمەڵێ پرۆژەی زۆر لە پێنجوێنە تا ئێستا نەخراوەتەوە سەر سکەی خۆی و ئیشی تیان ناکرێت بۆیە یعنی ئەمریکا ئێستا کۆبوونەتەوە ئەو داواکاریانن بە شێوەیەکی گشتی پرۆژەکانن خزمەتگوزاریە مەسەلەی نەوتە مەسەلەی کارەباش بە دەرەجەیە کارەباکەتان 21 کاتژمێرە داوا دەکەن زیاتر بێت طبعا وەکەوەی کە داواکاریە بەڵێ داواکەین 24 کاتژمێری تەواو کارەبای هەبێ پێنجوێن ئەگە 23 کاتژمێر بە قبوڵی دەکەن باوەڕ ناکەمەوە قبول بکرێت لەبەرەوەی پێنجوێن ئاگادارن خەڵکی کوردستان ئەزانێ دەواازەیەکی گەورە و گرنگە بۆ داهاتی حکوومەتێنێ بۆ بازرگانی دوو مەرزی تێدایە مەرزێکی نێودەوڵەتی کە مەرزی باشماخە مەرزێکی دیکەش کە قەرارە ئەوش بێتە نێودەوڵەتی کە مەرزی سەیران بنە بە هێندێ و خزمەتەی کە پێنجوێن و ئەم دوو مەرزایکا بە حکوومەت هێنێمی کوردستان نیو هێندە حکوومەت هێنێمی کوردستان ڕاستەکەی ئاوری لە پێنجوێن نەداوەتەوە ئێمە ناڵین ئاوری هەر نەداوەتەوە بەڵام خزمەت گوزاریەکانی پێنجوێن زۆر کەمترن لەو خزمەتی کە پێنجوێن بە حکوومەت هێنێمی کوردستانیەکەات بەڵێ سوپاس بۆ تۆ ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێ وەک دەبینن لە ئێستادا ڕێگری دەکەن لەو ئۆتۆمبیلانەی کە بەنیازن بشن بۆ مەرزی نەودەوڵەتی باشمە وەکو خۆپشاندەران دەڵێن ئێمە داواکاری سەرەکیمان زیادکردنی پێدانی کارەبایە لە قەزای پێنجوێن وەکو هاوڵاتیان دەڵێن ئێمە 23 کاتژمێر قبوڵمان یە داوا دەکەن کارەبای پێنجوێن ببێتە 24 کاتژمێر و لە ئێستادا هاوڵاتیانی قەزای پێنجوێن خێمەیان هەڵداوە ئەوان دەڵێن ئێمە بەردەوام دەبین هەتاکو بەرپرسان ئاوڕمان لێ دەدەنەوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان سوێ محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانەوە بەڵێ ئازان دەچینە لای هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە چی ئاسڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای کەرکووک چین سڵاوتان لێبێ ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرە لە هەموو جیهان و عێراقیش دوێنێ یادەکەی زیاتر یادی کردوتەوە یادی ڕۆژی جیهانی مخەدەرات و مادەی هۆشبەر ئەمڕۆ لە شاری کەرکووک لەژێر چاودێری وەزیری ناوخۆ و بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک و بەشی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە کەرکووک دیارە مەراسیمێک لێرە هەیە مەراسیمەکە تاکو ئێستا دەستی پێ نەکردەوە ئێمە پەیوەندیمان کرد بە بەشی مادەی هۆشبەر لە پارێزگای کەرکووک بۆ ئێمە ئامارێ وەرگرین لە ماوەی 6 مانگی ڕابردوو لە پارێزگای کەرکووک ئەو ئامارانەی کە دەست کەوتووە چەند کەس دەستگیر کراوە دیارە ئامارەکان بەرزن بەڵام تاکو ئێستا دەستمان نەکەوتووە لەبەر ئەوەی بە پێی بڕیارێکی وەزیری ناوخۆ جگە لە وەزارەتی ناوخۆ هیچ کەسولایەنێک بۆی نییە ئاماری ئەو کەسانە بداوە ئاماری ئەو کەسانە بدا کە بەهۆی مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون بەڵام ئەوەی کە هەیە پێشانگایەکە لێرە پێش ئەوەی بچیتە ئەو هۆڵەوە کە بۆ نەکەیتیا مەراسیمەکەیتیا ئەکرێ ئەمە پێشانگایە کراوەتەوە تایبەتە بەو کەسانی کە بەهۆی مادەی هۆشبەر دەستگیر کراون یا مادەی هۆشبەریان بەکارهێناوە بە تایبەتی ئەوانەی کە لە ساڵی 2021 مانگەکانی جۆرا و جۆرتیایە دیارە ئەوانەی کە ئێستا لەم وێنانە دەرەکەون ئەمانە هەمووی قەراری دادگایە و لەلایەن بەڕێوەبەراتی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە پارێزگای کەرکووک دەستگیر کراون زۆربەی ئەمانە ئەو کەسانن کە
مادەی هۆشبەریان داوە واتە دەساودەستیان پێ کردووە لە نێوان خۆیانە بەشێکیان لە کەرکووکەوە بردویانە بۆ دەرەوەی کەرکووک بەشێکیان لە دەرەوەی کەرکووک هێناوانە بۆ ناو کەرکووک و لە کەرکووکەوە ڕەوانەی شوێنەکانی دیکە کراون بەشێکیان ئەوانن کە هەر تایبەتن بەوەی کە بازرگانیان بە مادەکەوە کردووە لەو بەرەوە کە ئەوانەشی دەستگیر کراون بەشێکیانی ساڵی 2021 لە مانگی 1 تا مانگی 6 دەستگیر کراون واتە لە 6 مانگی ڕابردووانەی کە هەن تاکویەسەوە ئەوەی کە دیارە ئەوەندەیە کە لە پێشانگاکە ئاماژەی پێکراوە وازراوە دیارە بە مادەی جۆرا و جۆر بەشێکیان وەکو باسم کرد بازرگانیان کردووە بە مادەکەەوە و دەساودەستیان پێ کردووە بەشێکیان داویانە بە خەڵک بۆی بەکاری بێنێ واتە لە نێوان بازرگانان و بەکارهێنەران کۆمەڵی خەڵکن کە مامەڵەی پێوە دەکەن و دەیگەێنن بۆ کەسانەی کە بەکاری دێنن ئەو کەسانەش دەستگیر کراون بۆیە ئەمڕۆ لەم مەراسیمە ئەوەی کە زانیاری ئێمەیە وەزیری ناوخۆ سەر چاودێری ئەم مەراسیمەکەوە کەرکووک بە شوێنێکی گرنگە زانرێ بۆ چاودێریکردن لەلایەن حکوومەتی عێراق و لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی بەشی مادەی هۆشبەر لە کەرکووک لەبەرەوەی کەرکووک مەترسی زۆر لەسەرەوە کەرکووک بووەتە ڕێڕە و لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی خواروونەوە ڕاستی عێراق لە کەرکووکەوە دەگەێنرێ بە هەرێمی کوردستان لە بە پێچەوانەشەوە لە هەرێمی کوردستانەوە بەشێک داخلی کەرکووک دەکرێت لێرەشەوە دەنێردرێ بۆ پارێزگاکانی خواروونەوە ڕاستی عێراق بۆیە ئێستا هەم بازگەکان توندکراون لە دەرەوەی کەرکووک و لەو ڕێگایانەی کە بەرەو پارێزگاکانی خواروونەوە ڕاستی عێراق دەڕۆوە ئەو ڕێگایانشی کە دوو بازگەی سەرەکین لە نێوان هەولێر و سلێمانی ئەم ڕێگایانەش توندکراون بۆی چاودێری ئەو کەسانە بکرێت کە مادەی هۆشبەر بەکاردەهێنن و مامەڵە بە مادەی هۆشبەرەوە دەکەن لە ماوەی ڕابردووشدا ژمارەیە کەس و بە هەزاران پارچەی حەپی ترامادۆڵ دەستی بەسەرا گیراوە ئەمە لەلایەن هاوڵاتی لەلایەن ئەو کەسانەی بەکارێنێت کە توش بوون و ئالوودە زۆر باشە مادە هۆشبەرەکان چیانوری زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس کە لەگەڵمان بوویت بەڵازان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە دەستەبەری کۆمەڵایەتی دەکەین دەزانین کە یاسایەکەیە کە لە بەرژەوەندی کرێکارانە کە بزانین ئەم دەستەبەری کۆمەڵایەتیە چۆن کرێکاران دەتوانن سوودمەند بن وەروەها چۆن وا بکرێت کە خاوەنکار ناچار بکرێت دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکانی دابین بکرێت وەروەها کرێکاران پێویستە هۆشیاری ئەویان هەبێت کە دەستەبەری کۆمەڵایەتی هەیە کە ئەمە شێوازێکە وەکو خاننشینی هەیە کە دوجار کرێکار سوودمەند دەبێت بە تایبەتیوانی کە لە کەرتی تایبەتن سوودمەندە من لەوەی کە دوجار کەواز لە کارەکەی دنیا خود خاننشین دەبێت بڕەپارەیەک لەو بەڕێوەبەرایەتی وەردەگرێت ئێمە گفتوگۆ دەکەین لەو بارەیە و لەبارەی یاسای دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز خاتوو بەناز قادەر پشکنێر و یاسایی لە دەستەبەری کۆمەڵایەتی خاتوو بەناز زۆر بەخێر بێت بەناز خام خێر بێن سپاس بۆم دەرفەتە خاتوو بەناز راپۆرتێکمان هەیە لەبارەی دەستەبەری کۆمەڵایەتی ئەو راپۆرتە پێکەوە دەیبین و دواتر دەگەڕێنەوە گفتوگو دەکەین ئەو بارەیە بەڵازان بینەری ئەو راپۆرتە دەبین سەبارەت بە دەستەبەری کۆمەڵایەتی هەبوونی دەستەبەری کۆمەڵایەتی مافی هەر کرێکارێکە کە لای خاوەنکارێک کار دەکات و پێویستە لەسەر خاوەنکار ئەو ڕێژەیە لە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ دابین بکات کە لەلایەن وەزارەتی کارەوە دیاری کراوە و 12 پارەکە لەسەر خاوەنکارە و 5 لەسەر کرێکارەکەیە بەڵام تا ئێستا زۆرێک لە کرێکاران لە هەرێمی کوردستان ئاشنای دەستەبەری کۆمەڵایەتی نین و خاوەنکارەکانیش ئەو مافە لە کرێکاران دەشارنەوە تەنانەت لە نێو ڕۆژنامەنووسانیش دەستەبەری کۆمەڵایەتی دەستەواژە و چەمکێکی نوێ و زۆرینەیان لێی بێبەشن ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە بڵین دابش بوون لە دوو شوێنی جیاواز دەتوانین بڵین ئیژەکەنەکان ئەوانن کە حیزبین ئەوانی تریش کە با بڵین سێبەرن ئەنی ئەتوانین بڵین ئەهلی زۆر کەم بووتەوە ینی لە حیزبەکانە کەمترینیان دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کراوە و ئەوەی کە هەیە چۆنەڵی سێبەرن ئەمانە لەوانەیە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کرابێ لەو شوێنەی کە عقدەکەی بۆ کراوە بۆ نمونە ئەڵێ بە 600,000 داوامەکات بەڵام لە دەستەبەری کۆمەڵایەتی بە 300,000 بۆ نووسراوە ئەمەش گرفتێکە بۆ نمونە لە دوایەوەی کە تەمەنێکاتە خانەنشینی لە جیاتەوەی کە بە موچە ڕاستەقینەکەی خۆی خانەنشین بکرێت بۆ موچەیە خانەنشینەکرێت کە چۆن لە دەستەبەری کۆمەڵایەتی بۆی نووسراوە ڕێکخراوی دابین لە سلێمانی وەرکشۆپێکی بۆ ڕۆژنامەنووسان ساز کردو تیایدا بەوردی یاسای دەستەبەری کۆمەڵایەتی شیکرایەوە
کە ئامانجدەی زیاتر هۆشیارکردنەوەی ڕۆژنامەنووسان بوو لە یاساکە. پشکنەرانی وەزارەتی کار دەڵێن ڕۆژانە ڕوبەڕووی گرفت دەبنەوە لەو شوێنانەی سەردانیان دەکەن و کرێکاران لە ترسی خاوەنکارەکانیان و ترسی دەرکردنیان لە کار ئامادەنین هاوکاریان بکەن. ڕۆژانە تو ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە کە سەردانی شوێنەکانەکەین بەعزە جارێک کرێکارەکە لە خاوەنکارەکە تونترە بەرامبەر بالیژنەکانی ئێمە ئەڵێ من لەوێ نیم یان میێوانم یان زۆر جار ئەڵێن کە تۆ لۆگۆی ئەو شوێنەت پێوەیان جلی ئەو شوێنەت لەبەرە بەڵام لەبەر ئەوەی کە دەرنەکرێیان ملکەچی خاوەنکارەکەیەتی ناتوانێ ینی ئەو کاتە پێی وتوە دیارە کە لیژنەکان هاتن زانیاری تەواویان مەدەنێ. تا ئێستا ژمارەیەکی زۆر لە کرێکاران لە دەستەبەری کۆمەڵایەتی سوودمەند بوون. ئەوانەی دوای وادەی خانەنشینیان سوودمەند دەبن موچەکانیان دوا ناکەوێت و سندوقەکە پارێزراوە و هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت و دوای خۆشیان وەرەسەکانیان دەتوانن موچەی خانەنشینیەکە وەربگرن. بەڵام زۆرێک لە کرێکاران ترسیان هەیە لەوەی پارەکانیان دیار نەمێنێت و متمانیان با حکومەت نییە. کۆمەڵێک کرێکاری زۆر ئیسفادەیان کردو بە نمونە کرێکارمان هەبووە کە پیر بووە ئێستا خانوشینی وەرەگرێت لە بەڕێبەراتێکەمان ئەوەی کە بەم قانون و بەم یاسایە خانوشین بووە ئەتوانم بڵێم لە ئێمە مستەویتر بووە جاری وابە بە 2 مانگ جارێ مەعاشماوە بێتەوەی کە بەم قانونە بووە ماگانە لە کاتی خۆیان لەبەرەوەی سنووقی زەمان سنووقێکە حکوومەت لە بودجەی گشتیان نییە تایبەتە کەس بۆی نییە دەستکاری بکە لەبەرەوە دواکەوتنی موچەی کرێکارانیش وابستەی بۆ سنووقەوە کە کەس ناتوانێت دەستکاریکە لە کاتی خۆیان موچان ئەدرێتێ. دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەو کرێکار و فەرمانبەرانەیە کە لە کەرتی تایبەت و گشتیدا کار دەکەن. ئەوانەی لە کەرتی تایبەت کار دەکەن پێویستە گرێبەستی کارکردنیان هەبێت و خاوەنکار لەسەری پێویستە تاوای ڕۆژی جیهانی کرێکارانە چونکە دەستەبەری کۆمەڵایەتی با گرنگی بە پیکەرەکانمان نەدرێت کە لە کاتی پیری و نەخۆشی و پەککەوتنی فریای دەکەوێت. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاوتان لێ بەدایزان گفتوگۆ دەکەین لەبارەی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵ میوانەکەمان خاتوو بەناز قادر خاتوو بەناز دەستەبەری کۆمەڵایەتی واتەچی دەگەێنێت و تا چەند لە ڕێمی کوردستانە یاسایە کاری پێ دەکرێت. زۆر چاکە. یەکەم پێشەوەی بینە سەر دەستەبەری کۆمەڵایەتی ئەبێ بزانین دەستەبەری کۆمەڵایەتی کێ ئەگرێتەوە. دەستەبەری کۆمەڵایەتی هەموو کرێکارێک ئەگرێتەوە کرێکار واتە کە کەسێک مقابل بە کرێیەک ئیش بکە. کرێکار ئەوە نییە هەر مەسەلەن کرێکاری بلۆک و تەختە و ئەو شتانە بێ هەر کەسێ لە کەرتی تایبەت ئیش بکە بە پێی یاسا ناونراوە کرێکار لەبەر ئەوەی لە بەرامبەر بە کرێیەک ئیشەکات لای خاوەنکارێک بۆ کاتێکی دیاری کراو ئیشێکی دیاری کراو ئەکات. هەر کەسێک کرێکار بێ و خاوەنکاری هەبێ و ئیشێک هەبێ ئەوە دەستەبەر ئەیگرێتەوە هەر پرۆژەیە کرێکارێکی هەبێ و زیاتر ئەو کرێکارە خۆماڵی بێ یان ئەجنەبی بێ دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە. ئەم دەستەبەریە چییە؟ بۆ نمونە خەڵک چۆن حەزەکە بچێ لە کەرتی گشتی تەعین بێ بۆچی لەبەر ئەوەی سبەینێ ئەڵێ خانەنشینە بم هەمان شێوە ئەم یاسایە مافی کرێکاری دەستەبەر کردووە مەسەن کرێکارێک لە شوێنی کەرتی تایبەت ئیشەکە دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە. مافەکانی ئەوەیە کە تۆ لە سەتاحەڤەی موچەکەی ئەدا بە دائیرەی دەستەبەری کۆمەڵایەتی ئەو مافانە چییە پێشکەشی ئەکرێت یان وەری ئەگرێت لە ئەنجامی ئەوە. یەکەم جار بیمەی تەندروستیە دووەم 4 بەشە خۆی پێکانی لە کاتی کارە سێەم خاننشینیە 4ەم خزمەت گوزاریەکانە. بۆ نمونە یعنی بە کورتی ئەگەر هێکێک لە شوێنێکی گشتی تایبەت ئیش بکاو زەمانی هەبێ یان دەستەبەری هەبێ ئەوە لە سەتاحەڤەی موچەکەی ئەدرێ بە دائیرەی زەمان ئەلەو کاتە ئەم کەسە چەنێ لەوێ کار بکات چەنێ معاشەکەی زیاتر بنووسرێ معاشە حەقیقیەکەی نا معاشە ئسمەکەی ئێستا کە زۆربەی پرۆژەکان بەس معاشە ئسمەکە ئەنووسرێ
کرێکارەکە مستەفیدترە بۆ نمونە ئەگەوازی هێنا لە ئیشەکەی و ئیشی دەست نەکەوت دوای ساڵێ ئەتوانێت ئەو ڕێژەی کە داوێتی بە دایرەی زەمان وەریگرێتەوە یان ئەگەر خزمەتی هەبوو تەمەنی گەیشتە تەمەنی خاننشینی پێی خاننشینە بێ یان دوور بێ ئەگە تووشی پێکان بوو لە سەر پرۆژەکە ئەوە بە پێی ڕێژەکەی مکافئی ئەدرێتەوە یان پێی تەقاعد دەبێت. ڕێژەکەی چۆن ینی ئەگەر کەسێک کرێکارێک بوونە لە شوێنێکیشی کرد بێت 400,000 موچەکەی بوو بێت دوجار چۆن ئەو بڕۆپارەی وەردەگرێت مانگانە بۆ نمونە ئەگەر هێکێ موچەکەی 400,000 بێ لە سەتا حەڤەی ئەو 400,000 ئەدرێ بە دائیرەی دەستەبەری کۆمەڵایەتی لە سەتا 12 خاوەنکار بۆیەدا لە سەتا 5 لە کرێکارەکە ئەبڕێ ئەبێ پێشەوەی موچەی باتێ ئەو لە سەتا 5 لێ بڕابێ ئەگەر خاوەنکارێک لە کاتی موچەدانە ئەو 105 لێ نەبڕی ئەمە مانگێ 2 مانگ قەرزار بوو ئەوەیان مانگێک تێپەڕی کە لێی نەبڕی نابێ دوجا بگەڕێتەوە سەر کرێکارەکە و بڵێ لە 105ەکەم لێ نەبڕیوی ئێستا لێ تەبڕم ئەبێ لە کاتی موچەدانە ئەو 105 لێ بڕابێ. کەواتە خاتو بەناز بۆی باشتر کرێکاران ڕەنگە بەشێکیان بەڕاستی شارەزای ئەم جۆرە یاسایە ئەم با بڵێن ئەم یاسایانە من کە لە سوودی ئەوانایە ڕەنگە بەشێکی زۆر لە کرێکاران لەسەر جادەکانی شەکن بڵێن ئێمە خۆ خاوەنکارەکانمان یان هەر خۆمانین دەچین ئیشی سەربەخۆوەکەین یان بە دیاریکراوی کام کرێکارانە دەگرێتەوە یان ئەو کۆمپانیایانە کە بۆ نمونە کرێکاری کۆمپانیایەکیشەکە لە پرۆژێکیشەکە ئەبێ پرۆژەکە چی بکات بەڕاستمی ناسێنرا بێ یاخود کرێکار ئەو چاوەڕوانی لە هەموو خاوەنکارێکی هەبێت بە پێی یاسا ئەبێ هەر پرۆژەیە دەست بەکار بوو دوای 3 ڕۆژ لە دەست بەکاربوونی خاوەنکارەکە بێت تۆماری ناوی کرێکارەکانی بکە لە دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە بە پێی یاسا بەڵام بەدەگمەن ئێمە ئەیبینین خاوەنکارێ خۆی بێت پێش ئەوەی یعنی حکومت بینێرێ بۆ نمونە ئیجازت ناداتێ هەتا تۆ ئەستۆپاکی ئەو دائیرەیە نەهێنی یان سلفەت بۆ سەرف ناکە هەتا ئەستۆپاکی دەستەبەری کۆمەڵایەتی نەهێنی یان کۆمەڵی خاڵی تر کە لە مەرجەکانە سەردانی دائیرەی ئێمە ئەکا و ناوەکان تۆمارەکات هەر کرێکارێ ئەبێ خاوەنکاری هەبێ بەداخەوە ئەو کرێکارانی کە خاوەنکاریان نییە مەسەلەن کرێکاری عەرزی یان کرێکاری بیناسازی یان ئەگەر هێکێک ئیش بۆ خۆی ئەکا خاوەنکاری نەبێ لە یاساکە جێی ئەوە نەکراوەتەوە ئەو کەسانە ناگرێتەوە ئەتەمە دەبێت هەر کرێکارێک یەسە و شاریەوەی هەبێت لە هەر شوێنێکە ئیش دەکا دەبێت لە خاوەنکارەکەی بپرسێ ئایا مەسە ئەم کۆمپانیایە ئەم پرۆژەیە لە دەسەبەری کۆمەڵایەتی تۆمار کراوە من مافیەوەم هەیە دوای 10 ساڵ 15 ساڵ لێرە وازمێنا دەسەبەرمە بێ ینی ئەمە گرینگە و کرێکار زۆر گرنگە زۆر گرنگە یعنی کرێکارەکە خۆی داوا بکە لە خاوەنکارەکە یعنی ناوی لە شوێنێکی ڕسمی تۆمار بێ یعنی تۆ چەند ساڵێک خەڵکێک ئیشەکە و تەمەنەکە ئەڕوا ئاوڕەداتەوە هیچ ینی ئەگەر تۆمار بکرایە زۆر باشتر بوو ینی هەم بۆ خاننشینی هەم ئەگەر خاننشینیش پێ نەبێ ئەتوانێت ئەو مەبلەغە وەرگێتەوە یان ئەگەر لە حکومی لە قەتاعی گشتی تاعین بێت ئەو خزمەتە بگێڕێتەوە سەر خزمەتی وەزیفەکەی و بەعکسیشەوە. خاتو بەناز بۆ نەگەر کۆمپانیایەک کرێکارێکی هەیە ماوەی بۆ 4 ساڵە کار دەکات لەو کۆمپانیایە ئەمە چۆن دەستەبەری کۆمەڵاتێکی بۆ سرف دەکرێت بڕۆپارەیەکە یاخود چۆن نیەمەیان خۆی ئامانج لە دەستەبەری کۆمەڵایەتی خاننشینیە بەڵام کاتێک ئەگەر کەسەکە شڕوتی خاننشینی تیانە بوو ئەو کاتە بۆی هەیە پارەکە وەری بگرێتەوە بەڵام ینی خۆی هەدەفەکەی ئەساسیەکەی ئەوەیە کە خاننشین بکرێت و خاننشینیەکە زۆر گرنگترە لەوەی کە تۆ مودەیەکی کاتی پارەکە وەرگری لەوانەیە سەرفی کەی لەوانەیە ینی شوێنی هیچ نەگرێت بۆ نمونە ئەو خاننشینیە ئەگەر کەسێک وەری بگرێ دوای نەمانی خۆی نەقڵە بێ بۆ وەرەسەکەشی بەڵام ڕێکاری ئەوەی کە پارە وەربگرێتەوە دوای ساڵێکە لە وازهێنانی ئەگە بۆ ئافرەت شوو بکات عەقدی زەواجی هەبێ یان مناڵی ببێ ئەوە ئەتوانێت چاوەڕێی ساڵەکە نەکا وەری بگرێتەوە داوای سنەوی تەکسیژەکەن پێ ئەوە سنەوی تەکسی نییە ئەوەیە کە تۆ پێشەوەی ساڵەکە تەواوکەی ینی ساڵێک ئیشت نەبوو بێکار بووی لە ماڵەوە ئەتوانی وەریگریتەوە پێش ئەو ساڵە ئەو سنەوی تەکسیە ئەوەیە کە تۆ ببی بە خاوەنکارێ ئیجازەی شوێنێکت بەناوە بێ ئیتر ئەو ئیجازەی سیارەی کارکردن بێ یان ئیجازەی شوێنێک بێ کە تۆ خۆت بووی بە خاوەنکار و ئیش بکەیت. کەواتە بەناسخانێمە ئامانجی سەرەکی لێرە وشارکردنەوەی کرێکارە بەڵام بە پێناسە یاسایەکی کە هەموو کەسانەگرێتەوە کیشەکەن بنمونە مەسەلەن تەلەزێنی پەیام
پرۆژەیەکە ئەگەر لە دەسەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمارکردی ڕۆژنامە نووسەکانی یان ڕۆژنامە نووس بەگشتی دیسانی شۆچێتە چوارچێوی ئەو یاسایانەوە. هەر کەسێک لە کەرتی تایبەت ئیش بکە بەدەر لە 4 خاڵمان هەیە یاسا تهدیدی کردووە ئەو 4 خاڵیتیانە بێ ئەوە دەستەبەری کۆمەڵاتی ئەیگرێتەوە. یەکێ لەو خاڵانە ئەڵێ ئەو کەسانەی کە لە فەرمانبەری خدمەی مەدەنین وەکو کەسێک لە فەرمانبەر بێ لە کەرتی حکومی ئەوە زەمان نایگرێتەوە لەبەرەوەی خۆی سندوقی زەمانی هەیە، یان ئەو کەسانەی لە قونسڵیەکان و دیبلۆماتکارەکانن ئەوانیش نایانگرێتەوە، یان شوێنێک یاسای تایبەتی خاصی خۆی هەبێ و ڕێنمایی تایبەتی خۆی بەخۆی هەبێ، یان ئەو کەسانەی لە کەرتی ئاسایش و وەزارەتی ناوخۆ و پاسەوانی حدود کارەکەن ئەوانش نایانگرێتەوە لەبەرەوەی سندوقی خاننشینی خۆیان هەیە. بەدەر لەوانە هەموو کەسێ لە کەرتی تایبەت ئیش بکاو شەهادەکەی هەرچیەک بێ دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە، ئەگەر عێراقی بێ یان ئەجنەبی بێ خاننشینیش نایگرێتەوە. مەسەڵەن کەسێک لە کەرتی حکومی خاننشین بووە و دوای یعنی خاننشینی ئەچێت ئیشێتر ئەکات لە کەرتی تایبەت ئەوانش ناگرێتەوە. زۆر باش خات و بەناس ئەم یاسایە پێم وایە بێگەر هەڵەدا نەچوو بم لە ساڵی 1950 ئەم یاسایە دەرچوو بۆ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کارچێت تا ئێستا هەموار نەکراوەتەوە کەم و کورتیەکانی چین. خۆی یاسای کار هەبووە لە عێراق لە 60ەکانەوە، بەڵام یاسای دەستەبەری کۆمەڵایەتی ژمارە 39 ساڵی هەفتاویەک لە ساڵی هەفتاویەکەوە دەستەبەری کۆمەڵایەتی بە یاسایەکی تایبەت هەیە و هەموار کراوەتەوە بە یاسای ژمارە 4 لە ساڵی 2012 العفو. کەواتە خاتە بەنازبا زیاتر تەرکیزکەینەوە سەر بابەتی کرێکاران. ئێستا هەر کارمەندێکی بەڕێز لە هەر شوێنێکوی لێمانە لە کەرتی تایبەت ئیشەکات ئەگەر ماگانە لە موچەکەی 105 لێ نەبڕدرێت ینی بە تەمای پارەیەک نەبێت لە دەسەبەری کۆمەڵایەتی بۆی دابێت چکە خاوەن کارەکە یا ناوی ئەم بەڕێزەی نەناردووە یان هەر پلەن خۆی پرۆژەکە تۆمار نەکراوە، یان زۆر ینی زۆر شوێنیش هەیە خۆی هەمووی ئەدات خاوەن کارەکە لە سەتا حەڤەکە، بەڵام خۆی یاساییان ئەبێ لە 105 لە کرێکارەکە وەربگیرێ. لە ویژدانی خۆیت ئەوە لەوانەیە ینی خەڵکێک هەیە ئاوا ئەڵێ من هەر هەمووی خۆم داومە، بەڵام خۆی قانونیان ئەبێ لە 105 لێ ببڕێ و زۆریش گرنگە موچەی فعلی بنووسرێک لە دائیرەی لە دەستەبەری کۆمەڵایەتی، چونکە ئەو دوجار لەسەر ئەو موچەیە تۆ پارە ئەدرێیتەوە، تۆ خاننشین نەکرێت، تۆ لەسەر ئەو موچەیە ینی گرنگەکەی ئەوەیە بۆ کرێکارەکە. زۆر باش خات و بەناز من بەهۆی ئیشێکەوە لەوێ چەند جارێکیشم کردووە شتێک هەیە کە بۆ منە پرۆژەیەک هەیە نزیک دەکرێکاری هەیە. ئەم دەکرێکارە هەرێکیان موچەکەیان جیاوازە، بەڵام کە سێری قایمەکەم کردووە هەمووی موچەکەی 300,000 نووسراوە. چۆن مەسەرەن ئەو کرێکارە ئاگادار بکرێتەوە ڕێکا کە تۆ موچەکە 300,000 یاخود زیاترە، یان هەرەوە تا بە ڕۆتینی ئەو ئەڕات و کرێکارەکە ئاگاداریەوە نابێت کە موچەی کەمتری بۆ نووسراوە. ئەوە گرفتێکی زۆر گەورەیە، چونکە لە 112 خاوەنکار ئەیدات خاوەنکار هەمیشە ئەو ڕێژەیە لە دەستەبەری کۆمەڵاتی لەوانەیە بشارێتەوە، ینی لەوانەیە لەبەر ئەو هۆکارە بێ یان لەوانەیە زانیاری نەبێ کە بڵێ ئەوە بڕیارێکە ینی لە نەزانیەوە بڵێت وا بزانم هەموو ئەبێ موچەیەک ئەبێ 300,000 بنووسرێ، بەس خۆی وانە خۆی ئەبێ موچەی فعلی چەندێک وەربگری بۆ کرێکارەکە ئەوە نەبنووسرێ و لەسەر ئەوە زەمان بکرێ. دووەم شت ئەگەر ئەوە ڕاست نەبێ ینی ئەو ڕێژەیە و دەستەبەری کۆمەڵایەتی پێی بزانێ ئەوە ئەبێتە شاردنەوەی زانیاری لەسەر ئەوە ئەبێ بدرێ بە مەحکەمە ئەو شوێنە. زۆر جاریش لەبەرەوە ئەویشانە دەکەن بۆی لە قازانی و دەهات لە زەڕیبە تووشی کێشە نەبن. بابەتێکی زۆر گرنگی هەر لە دەسەبەری کۆمەڵایەتی با بڵێن بۆی بینەران باشتر تێبگەن ئەو کارمەند و کرێکارە بە ڕێزانە پرۆژەیەکی تۆمار کراوە لە دەسەبەری کۆمەڵایەتی 105 کرێکارەکە دەبڕێ و 12 شاحبکارەکە 170 دەتێتە دەسەبەری کۆمەڵایەتی دوای 5 ساڵان پرۆژەیە فەشەل دێنێ دادەخرێ کۆتایی پێدێ. ئەو کارمەندە بە ڕێزەی لەوێ ئەو کرێکاری لەوێت چۆن بتوانێت لە دەسەبەری کۆمەڵایەتی بڵێن ئەو پارەی بۆی دانراوەری گرێتەوە یاخود ڕێکارە یاسایەکانی وەرگرتنەوەی پارەکە چۆنیە بەپێی تەمەنە جیاوازەکە. بۆ نمونە ئەگە پرۆژەیەک نەما بەپێی یاسا تهدیدی کردووە ئەڵێ هەر خاوەنکارێ
کەسێکی لا نەما یان پرۆژەکەی نەما ئەبێ خۆی بێت بەڕێوبەراتی دەستەبەر ئاگادار بکاتەوە ئەگەرنا دەستەبەری کۆمەڵایەتی بۆی نییە یعنی لە خۆیەوە ئەوە هیچ ئەگەر سەردان کراو شوێنەکە نەما بە راپۆرتی پشکنین بەڵام ئەگەر ئەوە نەبوو ئەبێ خۆی بێت مؤسسە لە یاساکە بە ناوی مؤسسە هاتووە کە دەستەبەری کۆمەڵایەتی ئاگادار بکاتەوە بڵێ ئەو کرێکارە ملا نەماوە یان شوێنەکەم داخستووە ئەمەش پوچەڵکردنەوەی مۆڵەتەکەیەتی یان هەر لە جێگە تۆمارکردنەکەیەتی بۆ ئەوەی کە ینی شەرط ئەوە نییە لە کرێکارەکە دوای ئەو پرۆژەیە نەما بشێ پارەکەی وەرگێتەوە لەوانەیە ئیشێکی تر بکە هەمان ئەگەر کرێکارێ لە دە شوێنیش ئیش بکات بە کاتی جیاواز ئەو ناوی هەر تۆمارە لە دەستەبەر و ئەتوانێت پێی لە داهاتوە خاننشین بکرێ. زۆر باشە ئێستا کە گرنگە بابەتی ڕۆژنامەنووس و میدیاکارن زۆر جار ینی باز لەوە دەکەن کە لەوانێت هەنێکیان بە ئاگانە بن لەوەی کە ئایا ئەوان دەتوانن ئێستا داوا لە کێ بکەن کە بیانێت دەستەبەری کۆمەڵایەتی بکەن و دەبێت کێ ئەویان بۆ بکات بەتایبەت میدیاکار و ڕۆژنامەنووسان بۆ نمونە ئەگە میدیاکار و ڕۆژنامەنووس لە شوێنێکی تایبەت ئیش بکە لەسەر ئەو شوێنەیەکە تۆماری بکات ئیتر بەڕێوبەرەکەی بێ پەیوەندی بەسەر خۆی ناتوانێت بچێت خۆی مەگەر بچێ بزانێ ناوی خۆی تۆمارە یان تۆمار نییە ئەگە تۆمار نەبێ ئەبێ ئەتوانێت شکات بکات لە محکەمەی عملمان هەیە لە سلێمانی لەو هەموو پارێزگاکانیش محکەمەیەکی عمل هەیە کار دادوەری بەڕێزی تایە بۆ سێرکردنی ئەو دۆسیانە و ئەو داوایانە ئەگەر ینی ئەتوانێت بە گفتوگۆ بە بەڕێوبەرەکەی بڵێ ناوی من تۆمار نییە بۆچی بەهەڵە ینی تۆمار منتان نەکردووە یان بۆچی تۆمار نەکراوە ئەگەر تۆماری نەکرد ئەو کاتە ئەتوانێت ڕێگەیەتەوە لە دەستەبەری کۆمەڵایەتی پشکێنەران ئیشیان چییە؟ چۆن کرێکاران دەتوانن سوود وەربگرن لە پشکێنەرەکان؟ پشکێنەر ئیشی ئەوەیە کە سەردانی پرۆژەکان بکات ئەویش خۆی بەتەنیا نییە ئەبێ خۆی سەرۆکی لیجنەیە دوو ئەندامی تری لەگەڵە ئەندامێکی سندیکای کرێکاران بە پێی یاسا کە تەحدید کراوە بۆ داکۆکی کردن لە مافی کرێکار و ئەندامێکی ژووری بازرگانی لەگەڵایە وەکو داکۆکیکەر لە مافی خاوەنکار ئەم سێ کەسە ئەم لیجنەیە سەردانی پرۆژەکانەکان بۆ بەراوردکردن بۆ بەدواداچوون بۆ ئەوەی بزانن جوڵەی کرێکار لەو ماوەیە چی بەسەر هاتووە چی بەسەر نەهاتووە ئایا پرۆژەکە قەرزارە قەرزار نییە لەو ناحیەوە زۆر باشە خاتو بەناز دەمەوێت لە ڕووی یاسایە وەکو پشکنێرێکیش هەم ڕێنمایی بە کرێکارە بەڕێزەکان کارمەندان بدەیت هەمیش لە ڕووی ڕاستایەکە و خوێندنەوە دیان سەرنجی بەڕێزە زۆر جار گرفت دروستە بێ کرێکارێک دەڵێ زانیاریشیە وشیاریشە داواش دەکا بەڵام خاوەنکارەکەی تۆماری ناکە یاخود بەشێکی لە کرێکارەکانی تۆمار کردو بەشێکی نەکردویان بەو شێوەیە کە موچەی کەمی کردوێتەوە یان هەڕەشێوە دەکات دەڵێ گەرێوە بتانەوێ من سەتا 12تان بۆ بدەم لە دەسەبەری کۆمەڵاتی منم پارەیە نادەم یان لە هەر لە پارەی خۆتان ئەیدەم یان ئەگەر قبول نەکەن موچەکە گامەکەم و دەرکردن هەیە یان نانبڕین هەیە ئەم گرفتانە ینی کرێکار لەوێ دەبێت چی بکە یان ڕێنمایی بەڕێستان وەکو پشکنەرێک وەکو یاساییەکیش وەڵای یەکەم جار ینی کرێکار ئەبێ ئەو وشیار بێ کە تۆ ئەو دەقەیە لەو شوێنەی کە ئیشی پێتە کە لیجنەکان هاتیان خۆت ئاگاداربی بچی سێری دۆسەی خۆت بکەی بزانی ناوت تۆمارە تۆمار نییە ئەوە مافی تۆیە و کە کات ڕۆژ ناگەڕێتەوە ینی تۆ چەند ساڵ لە شوێنێ ئیش بکەیت و ناوت نەبێ دووەم جار هاوکاریکردنی لیجنەکانە زۆربەی کات موچەی فعلیەکە بنووسرێ بۆ کرێکارەکە باشترە ئەگەر ئەم شتانەشی کە هەمووی نەبوو یان کرێکار لە کاتی ئیشکردن قەت ناچێت شکات لە خاوەنکار و ئەوە بکە ئیلا لە کاتی دەرکردن یان نەمانی ئیشەکەی دێت ئەڵێ من چەند ساڵ لەوێ بوومە و ناومی تۆمار نەکردووە یان منی دەرکردووە ئەنجا دێت بە دوای مافەکەی خۆیان ئەگەڕێ ئەو کاتەش ئێمە ڕێنمایی یەکەین کە محکەمەی عمل هەیە لە سلێمانی و لە هەموو پارێزگاکان لەوێ داوای خۆی تۆمار بکات و لە داوا سەریعەکانە یعنی کە داوای کرێکار ناوەستێ زۆر تەئجیل نابێ دادوەرێکمان هەیە بەس سێری قەزایی محکەمەی عمل بەس اختصاصی کرێکار و خاوەنکارە ئەمەیە بەگشتی زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو بەناز قادر پشکێنەر و یاسایی لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی سپاس کەمیانی بەرنامەکەمان
بەڵێ بینایە عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لاتان. بەڵێ دیارە میوانێکی ترمان حاضر ناوڕەکە وەرناگەین ڕاستەخۆ چینە لای زۆر بەڕێز ئارام ئەسعەد خوێندکاری دکتۆرا لە کۆمەڵاسی بۆ باسکردن لەسەر تەوەری سێمی بەرنامەکەمان ئەویش قسەکردنە لەسەر ڕێگریکردن ویان زیانەکانی مەوادی هۆشبەر و ئەو مادانەی کەوا زیانێکی زۆر لە کۆمەلگا و گەنجەکانمان گەیەن ڕاستەخۆ چینە پارێزگای هەڵەب لە لای میوانە بەڕێزەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئارام ئەسعەد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست سڵاو بۆ کە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. مامۆستا ئارام دیارە مادەی هۆشبەر ساڵانە دەیان کار و چالاکی دەکرێت بۆ ئەوەی کەوا ڕێگری بکرێت لە زیاتر بڵاوبوونەوەی وەروە ڕێگریکردن لە زیانەکانی لە هەرێمی کوردستان بارودۆخی ڕێگریکردن لە مەوادی هۆشبەر و ڕێژەی بڵاوبوونەوەی بۆ حکومی بەڕێستان لەو بارەوە لێکۆڵینتەوان کردووە وەروە زانیاری ورتان هەیە بارودۆخی هەرێمی کوردستان لە هەمبەر و ڕوبەڕووبوونەوە و بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر چۆن دەبینێت؟ بەناوی خۆی گەورە لە ڕاستیدا دیاردەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەکان لە پاڵ تیرۆر و شەڕ و برسێتی یەکێکە لە قەیرانە گەورەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی زۆرترین کێشە بۆ ڕێکخراوەکانی نەتەوەیەکگرتوەکان وڵاتانی دنیا دروست کردووە. دیاردەی بەکارهێنانی قاچاقچێتی بە مادەی هۆشبەرەوە بە کەڵوەرگرتن لە گەشەی تەکنۆلۆژیا و ڕاگەیاندن و پیشتاسی و پەرسەندنی بەرچاوی بەخۆ وەرگرتووە بۆ هێو باندەکانی مافیا و بەکارهێنانی و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە بە هەموو وڵاتان تەشەنەی کردووە کە هەرێمی کوردستان بەشێکی سەرەکیە لە مادە هۆشبەرەکەواتە تاقە وڵاتێک نین یا تاقە شوێنێک بین کە مادەی هۆشبەری تابێ هەموو وڵاتان ئەمە مادەی هۆشبەری تادا بڵاو بووەتەوە وە کێشەیەکی گەورەیە بۆ هەموو جیهان و هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی نەتەوەیەکگرتوەکان واتە گیرۆدەی مادەی هۆشبەر بوون واتە لە ساڵانی پێشووە ڕەنگە لە ساڵی 2009 بە پێی ئاماری ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکانە تقریبا 35 میلیۆن کەس تووشی مادەی هۆشبەر بووە بەڵام لەم دوایانە ڕێژەکە زۆر بەرز بووەتەوە بۆ نزیکەی 350,000 میلیۆن کەس کە مادەی هۆشبەر دەیکێشێت پێ ئەو ئامارەی کە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان خۆیان بڵاویان کردوێتەوە بەڵام لە هەرێمی کوردستانیشە ئەمە لە حاڵەتەوە بۆ بە دیاردەیەکی زاق و ڕۆژانە ئەم حاڵەتە بەردەوام دەبێت کە ئەمەش کێشەیەکی گەورەیە لە پاڵ ئەم دیاردەیە واتە دیاردەی تیرۆر مادەی هۆشبەر یەکێکە لە خەتەرە گەورەکان کە لە زۆربەی وڵاتانی جیهاندا گیرۆدەی بوون. زۆر باشە مامۆستا دەمەوێت بزانین کە بۆچی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵانەی دوایی ئالوودەبوونی گەنجان زۆر زیادی کردو لە کاتێکدا تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە چووە پشکنین و زانیاریەکان بۆ ئاشکراکردنی مادەی هۆشبەر لە سنوورەکان زیاتر پەرەیسەندووەوە ئاسانتر دەتوانێت دۆ شتانە بدۆزرێتەوە بەڵام بۆچی زیندانەکان بەشێکی زۆری پڕبووە لە گەنجان کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا مادەی هۆشبەرەکان کە ڕێژەکە ئەتوانین ئێمە بە چەند هۆکارێک ینی هۆکاری بێکاری هۆکاری کرانەوەی سنوورەکان ینی کرانەوەی سنوورەکان لە ڕادەیەکی بێشمار هەبوونی شەڕی ناوخۆ دواتر هەبوونی ینی پێش سەردەمانی کۆن ینی تقریبان لە سەردەمی ڕژەمی بەعزدا ئەم ڕێژەیە زۆر ینی سنوورەکان کراوە نەبوون کوردستان نەکرابووە بە ڕووی جیهانە بەڵام ئێستا کوردستان شوێنەکە کە شوێنی ترانزیتی مادەی هۆشبەرەکانە بەڵام خەتەرەکە تا ساڵان کە من ئەو کاتە توێژینەوەم لە ساڵی 2012 کە توێژینەوەی ماستەرەکەم لەسەر بابەتە بوو زۆرتر وڵاتی بڵێن هەرێمی کوردستان شوێنێکی ترانزیتی مادە هۆشبەرەکان بوو بەڵام ئێستا ڕێژەکە لەوایە کە لە ناو هەرێمی کوردستانە بەهۆی ئەوەی کە بێکاریەکی زۆر بڵاوە نەبوونی هۆشیاریەکی تایبەت کرانەوەی سنوورەکان بەڕووی جیهانە نەبوونی هیچ سانسۆرێک هەبوونی هەژاری و ناڕەحەتی و برسێتی وای کردووە کە گەنجان ڕوو بکەنە مادە هۆشبەرەکان و هەم بازرگانی پێوە بکەن و هەم خۆیان بیکێشن بەڵام ئێستا لەوەیە لە وڵاتی هەرێمی کوردستان بڵێن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە مادەکان ساغەکرێنەوە و هەم شوێنێکی ترانزیتیشە دەرچێتە دەرەوەی وڵات. کەواتە مامۆستا ئارام لە هەرێمی کوردستان بەداخەوە توانین بڵین لە ترانزیتەوە بۆ خودی خۆ سەرفکردن و ئالوودەبوونی گەنجەکان
چۆن بەرنگار بینەوە واتە ڕێکارەکان چین چۆن ڕێگری بکرێت لەوەی ماوادەی هۆشبەر لە نێو گەنجان و لە کۆڵان و لە شەقامەکان بەو شێوە ئازادە و بەو شێوە فراوانیە بەربڵاو نەبێتەوە چۆن ڕێگری بکرێت لەوەی ئیتر ئەمە تەشەنە نەسێنێت. لە ڕاستیدا یەکێک لە ڕێگاکە بڵێ دیارە دەنگی مامۆستا لەگەڵ ئێمە پچڕا تا لەگەڵی بەردەوام دەبین لە زانیاران دەچینە لای زاناریەک لەسەر یەکێک لە سەوزەکانی وەرزی هاوین بینەریە و زانیاریە دەبین. دووبارە سڵاتان لەبێ لەگەڵ بەڕێز مامۆستا ئارامەسعاد درێژە بە گفتوگۆکەمان دەدەین دەربارەی مادەی هۆشبەر لە هێرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەراورد بۆ سنوورە جوگرافیایی هەمانە زیاد لە پێویست بڵاو بۆتەوە گلەی و گازندەکان زۆرن کاریگەریەکان زۆر بووە کەواتە بەپێی زانیاریەکانی بەڕێستان ئەزمموی بەڕێستان چۆن ڕێگری بکەین یان چۆن ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی ئەم جۆرە لە مادەی هۆشبەر و هەروەها ڕێگریکردن لە زیاتر تەشانە نەسەندنی. بەڵێ پێشتر کە باسم کرد یەکێک لە ڕێگەکانی بەرەنگاربوونەوەی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان دەبێت سەرەتا بە هاوانگی بێت واتە هاوکاری هەمەلایانە بێت واتە بە تاکە کەسێک ناکرێت هەم دەسەڵات هەم خەڵک هەم تاکەکانی کۆمەلگا وە خێزان وە قوتابخانە وە مامۆستایانی ئاینی و دەستگاکانی پەیوەندیدار کە تایبەتن بە مادە هۆشبەرەکان و ئاسایش وە کەسانی ڕاگەیاندنکار وە کەسانی پسپۆڕ و شارەزا لە بوارەکەتا بتوانن وەکو یەک تیم کار بکەن چونکە هەموو تاکیەکی ئەم کۆمەلگایە بۆ بەرەنگاربوونەوە و بەرپرسیارەتی ئەستۆ دەگرێت واتە بە هەر هەمووەوە دەتوانێت بەرەنگاری مادە هۆشبەرەکان ببینەوە واتە ئەگەر بە یەک تیم کار نەکەین بە یەک تیم هاوکاری یەک نەبین تەنها لایەنێکی بڵێن لایەنی حکوومەت بەرپرسیار نەبێ دایک و باوک بەرپرسیارە بەرامبەر بە هەر کێشەیەک و هەر ناڕەحەتیەکە ڕوبەڕووی گەنجان و لاوان دەبێتەوە هەروەها کۆمەلگا بەشێکی تایبەتی خۆی وەرەگرێت لایەنی دەرونیەکان مامۆستایانی ئاینی ئەمانە هەمویان بەشی پشکێکی سەرەکیان بەرەکەوێت بۆ ئەوەی بەرەنگاری ئەم مادە هۆشبەرانە ببینەوە چونکە زەنگێکی مەترسیدارە لە کوردستان ڕێژەکەی زۆر زۆر بڵاوە کە ئەمەش خەتەرێکی گەورەیە لە ڕاستیدا زۆر سپاسی بڵێن پەرلەمان و حکوومەتی وان دەکەین کە تا ئێستا ئێمە یاسایەکی بەرەنگاربوونەوەی بە مادە هۆشبەرەکانمان نەبووە لە هەرێمی کوردستانە ساڵی پار لە مانگی نوە لە پەرلەمانی کوردستانە تقریبا نزیکەی 50 مادە
یاسای بەرگەربوونەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عقلیەکان لە 50 مادە پێگاتووە کە سزایەکی زۆر قورسی داناوە بۆ مادان تا پێشتر پێش ساڵی 2020 بە یاسای سزادانی عراقی ساڵی 1962 کار دەکرات بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە بوون بە خاوەنی یاسایەک بەڵام خاوبوونەوە و ینی ئەو خاوبوونەوە هەیەکە بتوانن ینی نازانم ئایا هۆکارەکانی نەبوونی مادیە یا هەر شێوازێکی هەیە بتوانن ئەم مەسلەی مادە هۆشبەرانە ینی دەست بەکار بن لایەنە پەیوەندیدارەکان هەم حکوومەت و هەم یاساکە بکوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوی بتوانین بەرگاری ئەم مادە هۆشبەرانە ببینەوە و یاسا سزا قورسەکانی بەسەر ئەو کەسانی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە کە یان ئەوانە ئیکێشن بتوانن چارەسەرێکی گونجایی بۆ بدۆزینەوە. زۆر باشە مامۆستا ئالوودەبوونی و کەسانەی کە ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون ئەمانە چ لێکەوتێکی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە یاخود لێکەوتە خراپەکانی خێزانی چین کە لە ڕێگەی ئالوودەبوونی مادە هۆشبەرەکانەوە دروست دەبێت. بێجگەوەی کە بڵێن ئاسەواری هەم خێزانی ئاسەواری هەم کۆمەڵایەتی ئاسەواری دەرونی و ڕفتاری ئاسەواری جەستەی ئەمانە لێکەوتەکانن لێکەوتی خراپتری دەکەێتەوە ئاسەواری خێزانی تێکچوونی شیرازەی خێزانەوە تا خێزانەکە هەڵدەوەشێتەوە بە تاکنەفەرێک ئەگەر لە ناو عیلەیەکی 6 کەسیدا تاکە کەسێک یان باوکەکە یان مناڵێکیان تووشی مادەی هۆشبەر بێت ئەو خێزانە هەڵدەوەشێتەوە واتە کاریگەری لەسەر تاک بە تاکی خێزانەکە دروست بێت ئەگەر باوکەکە بێت کەیەتەوە ماڵ تووشی ناڕەحەتی و ینی تووشی مادەی هۆشبەر بووە و کەم پارێکی زۆری سرف کردووە یا جاری وا هەیە بە تووڕەیەوە یا جاری وایە بە بێهۆشیەوە یا جاری وا هەیە ئالوودە بووە بەو نەخۆشیانی کە تووشی مادە هۆشبەرەکان بووە هەم توندتیژی بەرامبەر بە خێزانەکەی دەکات ئەمانە کاریگەریکی گەوریان هەیە لەسەر توندتیژی خێزانی هەروەها لە ناوچوونی مناڵەکان واتە نەبوونی شیرازیەکی خێزانی لە ناو خێزانەکانان هەبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ناو کۆمەلگا پەیوەندی کۆمەڵایەتەکانی نامێنێت کە ئەمانە کاریگەریکی گەوریان هەیە لەسەر خێزان و تاک و کۆمەلگایش. کەواتە مامۆستارام لێرەوە پەیامت بۆ لایانی پەیوەندیدار ڕەنگە تا دێنەوە جواب و تا بەگوێمان دەکەن زۆری بۆچێ بەڵام بە دیاریکراوی بۆ خێزانەکان کە گویان لە بەڕێستە بۆ دایک و باوک لە چ تەمەنێکەوە لە چ کاتێکەوە لە چ قۆناغێکەوە زۆر هەستیارە ئاگیان لە مناڵەکانیان بێ لە ڕفتاری مناڵەکانیان بێت چۆن درک بۆ بکەن مناڵەکەیان بەرەو ئاراستەی خراپ و بەرەو ئالوودەبوون ڕۆشتووە ینی قۆناغەکانی ڕێگری لێکردنی یاخود لە تاکەی هێشتا هەر مەجال هەیە مناڵێک بگەڕێتەوە ئەگەر حتا یەکجار دوو جاریش تەجروبەیەکی خراپی کرد بێ دەمەوێت پەیامێکی زۆر ورد و پوختت بۆ دایکان و باوکان بە هەبێت تاوەکو زیاتر هەستیار و ئاگاداری خێزانەکانیان بن. لە ڕاستیدا بۆ مەسەلی لە پێشە پێش وەڵامی بۆ مەسەلی دایک و باوکە لایەنی حکوومەت ینی پەلە بکات لەوەی کە ئەم یاسایە بڕاتە جواری جێبەجێکردنەوە چونکە ئەگەر لایەنی پەیوەندیدار هاوکار نەبێت لایەنی ینی خێزانیش ناتوانێت هاوکار بێت چونکە ئەگەر بە مادەی هۆشبەر بێتە ناو سزادان نەبێت و بەربڵاو بێت واتە خێزانەکانیش ناتوانن چارەسەرێکی گونجاو بۆ ئەم قەیرانە بدۆزنەوە. بەڵام ئەگەر ئەهات و لایەنی پەیوەندیدار شوێنێکی سنتەرێکی چارەسەرکردنی مادە هۆشبەرەکانی دانا و ڕێگریکرا لە مادە هۆشبەرەکان بێتە ناو وڵاتەوە و نەیەڵێت سزای قوس بەسەر ئەو کەسانێک کە مادەی هۆشبەر دەکێشن ئەوانی کە بازرگانی پێوە دەکەن ینی بدات جاو کاتە خێزان ئەرکێکی گەوری دەکەوێتە سەر دایک و باوکەکان کە لە تەمەنێکی ئیتر گەشتە تەمەنی 10 ساڵی ینی یەکێکی لەوانەیە کە لەم شەوانە کە باس کرا لە تۆڕ کۆمەڵایەتەکان یا لە تەلەڤیزیۆنەکانی ترا باسی ئەوە کرا کە نێرگەلە لە ناو نێرگەلەخانەکانە مادەی هۆشبەر دەکرێتە ناو نێرگەلە و بە نێرگەلەوە دەکێشێت کە ئەمە زەنگێکی خەتەرە کە دەبێت دایکان و باوکان ئاگادار بن جاری وایە مناڵەکان ئاگایان دەچنە ناو چایەخانەکان یان نێرگەلەخانەکان نێرگەلە دەکێشن نێرگەلێکی وا هەیەڵێ بە 30,000 جاری وایە تا دەگاتە 100,000 هەر نێرگەلێک کە دەکێشێت ئەمانە مادەی هۆشبەری تێکەڵ کراوە و ئەم کەسە لە سەرەداتا وردە ئیتر تووشە بێت تووشی مادە هۆشبەرەکان دەبێت. بەڵام ئەگەر دایک و باوکان وریابن لەوەی کە نەیەڵن مناڵەکانیان بچێتە ناو ئەو شوێنانە و وریابن کە خەڵکێکی سوئیسفادە لەم بابەتە بکات و لەبەرەوەی قازانجێکی زۆرکە لەبەرەوەی
سود و خەڵکێکی تووشی مادەی هۆشبەر بکات و بازرگانی پێوە دەکات مناڵەکانی ئێمەش توشکات دەبێت دایک و باوکان وریایانە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن نێڵن مناڵەکانیان تووشی ئەم مادەیە ببن و بە زەنگێکی مەترسیداری دابنێن ینی وریا بن لەوەی کە ئایا ئەمە کە ئالوودە بوو ئەو کاتە چارەسەرکردنەکەی زۆر وزەحمەتە بێت وردە ینی کێشێکی گەورە بۆ ناو خێزان و کۆمەلگا دروستە بێت دەبێت وریایانە مامۆسایانی ئاینی لە وتارەکانیانە باسێکی وردی ئەم بابەتە بکەن بەو شێوازی کە بڵێن ئەمە زەرەرەکانێتی دکتۆرەکان پسپۆڕەکان کەسانی شارەزا بتوانن هاوکار بن بەیەکەوە بە یەک تیم بتوانن بەرنگاری ئەم مادە هۆشبەرانە بینەوە نێڵین هیچ کەسێک تووشی ئەم زەرورزیانە گەورەیە بێت کە لە وڵاتی ئەمەدا وردە ڕێژەکەی زیادە بێت و ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان و بەتایبەت گەنجان بەهۆی ئەو بێکاری و ناڕەحەتی و کە تووشی گەنجان و لاوانی ئەمە بووە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارام مەسعەد خوێندکاری دکتۆرە لە کۆمەڵاسی سپاس کە میوانی بەرنامەکە مابووی. وەڵازان بارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیواییکە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.